الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. ڕۆژێکی تر لە 12 ڕەمەزان و لە 12 مانگی سێشە بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە لە بەرنامەی گوڵستان لە کەناڵی ئاسمانی پەیام لە مانگە مبارەکەکەی ڕەمەزان لە خزمەت ئەم برا ئازیز و خۆشەویستانەی کەناڵی ئاسمانی پەیام و بە تایبەتیش جنابی مامۆستا محەممەد کە تەشریفیان لە شاری هەولێرەوە هێنا و عزیزیان کێشاو لە خزمەتیانین و بەیەکەوە ئینشاءالله بەرنامەی ئەمڕۆتان پێشکەشەکەین. مامۆستا گیان بەخێر بێت. السلام عليكم ورحمة الله. زۆر سپاس دەکەین مامۆستا الشيخ. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورەتان لەسەر بێ. وەک مامۆستا باسی کرد لەم ئێوارە پڕنور و بەرەکەتە لە مانجی پڕبەرەکەتی ڕەمەزان لە 12 ڕەمەزان دێینەوە خزمەتتان لە گوڵستانی پەیام. بەڕێزان و خۆشەویستان، مامۆستا الشێخ دیارە ئەمڕۆ 12 ڕەمەزانە. بەڵێ ماشەڵڵا پێم وابی زۆر ڕۆی وانە؟ باشە الحەمدولله. الحەمدولله. لە وەختی خۆی هەڕۆی لە وەختی خۆی هەڕۆی. گفتوگویەکمان کرد لەگەڵ مامۆستا الشێخ لە پێش بەرنامە، گوتیت هەتا 20 باش دەڕوا. لە 12 لە 10 بۆ 20 خێرا ئەڕوا، بەس لە 20ەوە ماشەڵڵا ڕەحەسەرەکە. ئەزانی هۆکارەکەی چی مامۆستا؟ شەوانی قەدر و دانیشتن و زۆرتر ینی بە خەبەری بەڵەوە کات زۆرترە. ڕاستە کە بە ئاگای. بەڵێ مامۆستا الشێخ ئەمڕۆژ سێ تەوەرەمان هەیە، ئاماژەیەکی بێ بکەم. بەڵێ تەوەرە یەکەممان دیارە چەند میوانێکی ئازیزمان ئامادە دەبێ. مامۆستا شازاد فەتاح بەڕێوەبەری کارژێڕی دەستگای نووری حیکما، وهروەها مامۆستا هەژی کامل بەرپرسی بەشی گەنجان لە دەستگای نووری حیکما، هەروەها زۆر بەڕێز محەممەد شەریف لە بەرکەری قورئان، وهروەها ئاران فاروق قوتابی کە ئەمیش قوتابی قورئانە بێگومان. ئەمانە باس لە بابەتی شێوازی ڕاهێنانی منداڵان دەکەین لەسەر عیبادەت و پەرستشەکان بێگومان بە تایبەتر لە مانجی ڕەمەزان. هەروەها پشتیوان بەخوا تەوەرەی دووەممان تایبەتە بە کاسبکارێک، ئەویش زۆر بەڕێز ئیسماعیل ڕەئوفە، دیارە فرۆشەری خورمایە. لە مانجی ڕەمەزان تایبەت فرۆشتنی خورما کڕیارێکی باشتری هەیە بە چاو بە مانگەکانی دیکە. و هەروەها تەوەرەی سێممان دیارە دکتۆر هەڵۆ مستەفا، پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری گورتیلە و میزەڕۆ، ئەویش بێگومان باسی نەخۆشیەکانی گورتیلە دەکەین لە مانجی پیرۆزی ڕەمەزان. مامۆستا الشێخ ئەم بابەتەی ئەمڕۆ لۆت ئامادەکردینە چییە؟ وەڵاهی کاک مامۆستا محەممەد، ئەمە کورتێکی زۆر کورت چکە لەبەری میوانەکانمان ماشەڵڵا زۆرن. بەڵێ ئامادەشن. تەوەری یەکەم بەڵێ زۆر کوردی شەڵا بەشی دووهەم یەخەمە بەیانی زیاتر تیشکە خەینە سەری. حەزەکەم ئاماژەیە بە سەییدی تابعین، گەورەی هەموو تابعین، هەرەڵی تابعین یەکسەر ئەو پیاوە گەورەتیەتە بەرچاو، ئەویش شێخ حەسەنی بەسریە، ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت. شێخ حەسەنی بەسری خەڵکی نزیکی بەسرێ، خەڵکی میسانە. میسان ئەوەی ئێستا پێوترێ عەمارە، خۆی هەر لە حکوومەتی عێراقی شاوسا پێوترا میسان یاخود محافظی میسان. ئێستاش خەڵکی ئەوەیە. ئەو کاتە میسان بەشێک بووە لە دەوڵەتی فارسی، فارس بوون، ئەو ناوچەی هەمووی فارس بووە. دایک و باوکی حەسەنی بەسری ئەو کاتە هێشتا هاوسەرگیریان نەکردووە. باوکی ناوی فەیروز بووە، پیاوێکی بەخۆوە، پیاوێکی ڕۆشنبیر، عاقڵ، بلیمەت. دایکیشی خەیری ناو بووە. ئەم لە بینی فەیروز و خەیریە طبعاً کە سوپای موسڵمانانەدا بەسەرەوە مەنتقەیە ئەگیرێن بە ئەسیریە، برنە مەدینە، ئەکرێنە بەندە و کەنیزەک. فەیروز بەرماڵی زەیدی کوڕی سابت دەکەوێت، ئەدرێ بەو زەیدی کوڕی سابتیش یەکێکە لە عالمە باشەکانی ئیسلام، بێژگەرەوەی کە سەحابەیەکی گەورەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. و دایکیشی کە دوایە بێتە دایکی طبعاً ئافرەتە، یعنی ڕەبتیان بەیەکەوە نەبوو لەو کاتە، بەڵام کە ئەبێتە دایک دوایی. خەیریەش کە هەر فارسە، باوکی هەر فارسە فەیروز، ئەدرێ بە ئوم المؤمنین ئوم سەلەمە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. لە ماڵە گەورەیە ئەم دوانە هەردووکیان زۆر بەڕەحم و بە بەزەیی و بە زمانی سەردەمیانە بێڵین زۆر ڕۆشنبیر بوون. هەمتر ئوم سەلەمە و هەمتر ئەم سەحابە ئازیزی پێغەمبەر صلی الله علیه وسلم، زەیدی کوڕی سابت کە کاتیبی قورئانە. و زەیدی کوڕی سابت فارسیشی زانی وەک مامۆستا محەممەد. تۆ سەیری
ژیانی سەحاباکەی وازانی کۆمەڵی خەڵکی یعنی هەمووی بەدەوی بوو نا خەڵکی زۆر بلیمەتیان تیا بووە زەید یەکێکە لەوانە کە زمانی جیاواز لە مەدینە زۆر هەبووە زەید زانیوێتی کاتێک کە فەیروز ئەبێتە بەندەی لە بەندەییەوە وردە سەرکەوێ بۆ ئەوەی کە ئەبنە هاوڕێی یەک هەرچەند لە ماڵەوانە ئیشی بۆکە بەڵام منە هاوڕێی یەک هاوڕێیەکی زۆر دۆستێکی زۆر خۆشەویستی یەکە بن حتا ئەو ناوی فەیروزە گۆڕێڵێ ناوتەکەم بە مەیسەرە یا یوسری کە ناوەکەیە گۆڕێت ینی باس لە ئاسانکاری و محەبەت و ئەمانە ئیتر وایان لێ زۆر ڕەفیقە بن زۆر خۆشەویستی یەکە بن مامەڵی بەندایەتی ئەوانەی لەگەڵا ناکە و لە ماڵی دایکی ئیماندارانیشا و مۆسەلەمە بە هەمان شێوە دایکی حەسەنی بەسری هەمان مامەڵی لەگەڵا کراوە ئافرەتێکی زۆر هەڵکەوتوو بۆ دوایی ئەم دوانە هاوسەرگیریەکەن زەید دەڵێ ئەبێ هاوسەرگیری و کوڕەفیقێک مامەڵی لەگەڵاکە هاوسەرگیری لەگەڵ خەیریاکە کە ئەویش فارس بووە لە بینی ئەم دوانەیە مناڵێک دروستە بێت لە سەردەمی حەزرەتی عومەری کوڕی خەتابە کە ئەویش حەسەنی بەسریە طبعاً ئەمەنە جوانە بێ حەسەنی بەسری وا مەشهورە یەکێکە لەو تابعیانەی کە زۆر جوان بوو حتا ئاڵێ کە بچوویتایەتە بەسرە بتوتای کێشی حەسەنی بەسریە یەکسەر دیار بوو چونکە زۆر سپی و جوان ینی هەیکەلێکی زۆر جوان هەڵکەوتوو و زۆر ڕووخۆش زۆر عاقڵ لەم بینەیە کە ئەم مناڵە دروستە بێ ئەیبەن دایکی بات طبعاً لە خۆشییانە زەیدی کوڕی سابت یەکسەر باوکی ئازاد دەکات ئەڵێ تۆ ئازادیت تاویت تۆ بەندەنیت دایکیشی بە هەمان شێوە ئومولمؤمنین و مۆسەلەمە ئازاد یەکات ئیتر ئەم مناڵە وردە لەو کەشە زۆر خۆشەیە گەورە ئەبێت کە بەڕاستی لە ماڵی ئوموسەلەمە و لە ماڵی زەیدی کوڕی سابتەوە لە بینی ئەوانە لە ناو سەحابەکانە ئەبێتە ئوموسەلەمە ئەم مناڵە هەڵەگرێت ئیبا بۆ لای حەزرەتی عومەر نابێنێ ئەڵێوە ناومان نا بە حەسەن چکە زۆر جوان بوو دەموچای زۆر جوان بووە باوکی شێڵێت مادەم حەسەنە ئێمە هەر لە قەبەکەی خۆمان کە خەڵکی بەسرین ئەبێتەوە بە حەسەنی بەسری بەو شێوە شێ حەسەنی بەسری وردە لە بەردەسی حەزرەتی عایشەی خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم عەبدوڵای کوڕی حەزرەتی عومەر عەبدوڵای کوڕی عەباسە لەو مەدرسە گەورانەی مەدینەیە وردە پێگا لە تەمەنێکی زۆر کەمە هەموو قورئانی پیرۆز لەبەرەکە و فەرمودەکانی پیامبەر هەمووی لەبەرەکە سیرەکەن زۆر بلیمەت و زیرەکە زۆر بەتوانایە حەزەکەم ئەو بەشەی کە زۆر گرنگە کە لێرە باسی بکەین ئینشاءالله هەڵەگرین بۆ سبەینی ئەگەر خوای گەورە تەمەنیە لەبەرەوەی کۆمەڵی میوانی زۆر خۆشەویستمان هەیە کە حەزەکەین و زۆرن ماشەڵڵا تا قسە لەگەڵ هەمویانە بکەین بۆی بەشی تەورەکانمان بکەین بە سڵاوک لە شێفیش بکەین مامۆستا شێخوانیە بەڵێ لە یادی نەکەین شێف وەزعت کووە زۆر سپاس دەکەم سەلامە بی شێف دیاریان سوپاسان دەکەم ئامادەکاری چی ئەمڕۆ ئامادەکاری ئەمڕۆمان سوپێکی شیرمان هەیە بە قاچکە کرێت و لەگەڵ معدەنووس و خۆشی تیا و کەرەوزیشی تیا لەگەڵە بە پیاز و بە بیبەری شیرینە کرێت لەگەڵ سەڵاتەیەکی فاسوولەی سوور بە گەرمەشامی و زەیتون و بیبەری سوێرکراوە ئەم شێوازە ڕازێنینەوە بەڵێ ماوەسە محەممەد من حەزەکەمە بڵێمەوە بۆی زۆر جار من بیر بەچێ و مجاملەیە بکەین و قسەی لەگەڵا بکەین و چاکچۆنی ئەوە چکە پێش بەرنامەکە من سوعبەت و بەزمان هەیە لەگەڵیا ئیتر ئەمە ناو بەرنامەکە خەڵک ئاگای لەمە نییە ڕاست وانەیە شێف دیار شێف هەر کاتێک ویستی قسەی بکات لە خزمەتی داینە ئەگەر پێویست بوو هەر 10 ساڵ بڕە بەس با ئاگادار بین زۆر باشە مامۆستا شێخ بە میوانەکان زۆر باش بانگ بکەین من بە خێراتیان لێ بکەم مادەم ئەهلی قورئان باڵێ پێشوازێکی زۆر گەرمە مامۆستا فەرموون السلام عليكم السلام عليكم السلام صاجيان بخير بن سرساو عليكم السلام رفيقك شريف يا اخوة خير بن يا اخوة خير بن السلام بخير بن يا اخوان وسلام بخير بن يا اخوان السلام ان شاء الله مامۆستا شێخ گوڵستان ئەوڕۆ ئاوەدانترە میوانی زیاترمان هەیە یاخوا بەخێر بین ماشەڵڵا ئەهلی قورئانن ئەوە ڕێزێکی تایبەتریان هەیە الحەمدولله ماوەستا شازاد فتاح بەڕێوەبەری کارگەڕی دەستگای نوری حکمەیە مامۆستا یاخوا بەخێر بن مامۆستا هەژی کامل کە بەرپرسی بەشی گەنجان لە دەستگای نوری حکمە یاخوا بەخێر بن کاکە محەممەد شەریف کە
کاکە محەممەد باوکی زۆر دۆست و خۆشەویستی منە بەڵێ زۆر تێکەڵی لەگەڵ کاکە محەممەد و ماڵی باوکیان لەبەرکەری قورئان و کاکە ئاران فاروق ئەویش قوتابی و ئەم کاکە گیانش ناڵەکەیمان نەنووسیوە ئارێ وەڵا مایکەکە بەری بۆ مادەم ناوینە نووسرا بە ئەو بە تایبەتر بناسیێن ناوچی بوو کاک ژیوە ئاوەر ژیوان یاخوا بەخێر بێن خێر بێ یاخوا بەخێر بێن بابەتەکەمان شێوازی ڕاهێنانی منداڵان لەسەر عیبادەت و پەرستەکان و بە تایبەتر ڕەمەزان جەنابتان لە دەستگایەکی زۆر پڕبەرەکەتن دەستگای نووری حیکمە بە سەرەتا باسی دەستگایە بکەین بە تایبەتر لە ڕەمەزان کاروبارەکانتان چۆنە داوامی کارکردن و لەبەرکردنی قورئان و ڕەنگە گۆڕانکاریەکتان کردی بە جیاواز لە پێشی ڕەمەزان بەنای خۆی بەشندە و میهرەبان درود و سڵاو بە دیداری گیانی پاکی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم داواکارین لە خۆی پەروەردگار ئەم مانگە بکاتە توێشومان بۆ دوا ڕۆژمان ئینشاءالله و زۆر سپاس بۆ میوانداری جەنابیشتان خۆشحاڵتان کردین سەبارەت بە لەقی سەمانی دەستگای نووری حیکمەت طبعا دەستگای نووری حیکمەت لە تەواوی کوردستانە پەلیاوت والحەمدولله چەندین لق و باز لەمانێ سپاس بەخوای پەروەردگار هەزاران قوتابی لەوێ سوودمەند بووە لە خوێندن و لەبەرکردنی قورئانی پیرۆز بە تایبەتی بڵین لەقی سلێمانی پشکی شێری بەرکەوتووە هەم لە ڕووی زۆری قوتابیان هەم لە ڕووی زۆری قورئان خوێنان و لەبەرکارانیش ئەلحەمدولله ئەمە بەشایەتی هەموو بەرپرسانی لقەکانی تری دەستگای نووری حیکمە دیارە لە ڕەمەزانە تایبەتمەندیەکی تایبەتری هەیە ئێمە ژۆکو لەقی سلێمانی هەستمان بۆ کردووەکەوە زۆر جار لە ڕەمەزان خەڵکی لە ماڵە زیاتر دا ئەنیشت چۆنەڵی بەهۆی ئەوەی کە ماندووە بەڵام ڕەمەزانی ماندووتی نییە ڕەمەزانی تێرکردنی دڵەکانە لەو بوارە الحەمدولله چالاکیەکانمان چڕتر کردەوە بە زیادکردنی بەشەکان بە زیادکردنی کارەکانمان بۆ گەنجان بۆ مناڵان بۆ گەوران یعنی الحەمدولله ئێستاکە هەر بەهاتنمان بۆ ئێرە کۆمەڵێکی تیا هەر خەریکی ختمی قورئانن هەر لە بەیانیەوە دانیشون ئەم خوشکانە هەتا ئێوارە ئەڕۆن و خەریکی ختمی قورئانن بۆ مناڵەکانیش بە هەمان شێوە دەستبەرداریان نەبووین بە هەمان شێوە دیسان مامۆستایانی بەڕێز لەو بوارانە خەریکی فێرکردن و لەبەرکردنی قورئانن بە زیاتر لە ڕۆژەکانی تر بۆی کە زیاتر تام و چێژی ئێمان ئینشاءالله لەم مانگا بەرجەستە بکەن پشت بەخوای پەروەردگار یاخوا دەستان خۆش بێ مامۆستا هەژی جنابتان طبعا مادام بەرپرسی بەشی گەنجانە لە دەستگای نووری حیکمە ئەو گەنجانە چ ئاستێکن چ تەمەنێکن چۆنیان پێشوازیان چۆنە دڵگەرمن لەسەر خزمەتکردنی قورئان پێشوازی ئەوە چۆنە بۆ گەنجەکان سەرەتا بسم الله الرحمن الرحيم وبه نستعين اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم دەستخۆشیەم بەرنامە جوان و پڕنورەتان لە یەکەم مامۆستاگان ئێمە لە نووری حیکمە چەند بەشێکمان هەیە ئەو تەمەنی کە ئێمە لە بوارەکەین حوت تا نۆ ئەمە پێوترێن نەوجەوان پۆلی دەمان هەیە تا پۆلی 12 ناومان ناون گەنجان سەر و پۆلی 12مان هەیە ناومان ناوە زانکۆ طبعا بەدەر لەمە هەموو تەمەنێکی کەمان هەیە بەڵام ئەوەی کە من زیاتر چالاکی و ئیشەکان بەدەست منە ئەم تەمەنانە مامۆستایان زۆریان حەز لەم بابەتە ئاینی و لە خزمەت قورئانا بوون و حەزیان لەم چالاکیانەیە کە زیاتر لەخوا نزیک بنەوە لە دنیا بەدوورکن بەس ئەوەیە یەک هیمەتی گەرەکە کە ئەم نەفەرانە یەکێک شتێکیان بۆ ڕێخا لە شوێنێکەوە بانکرێن لە شوێنێکەوە داوا بکرێن ئەمانە خۆیان زۆر زیاتریان بەدەم ئیشەکەەوە جا بەڕاستی هەر کەسێک هاتبێ بۆ نووری حیکمە ئەگەر یەکەم جار بە نابەدلی هاتبیان بە نوعی هاتبێ دوایەوە خۆی لە ئیشەکەی زیاتر قوڵبەتەوە خۆی زیاتر ئەمێنێتەوە گەر ڕۆژی هاتبێ لە هەفتەیەکە ئەیکا بە 2 ڕۆژ و 3 ڕۆژ بۆیە سپاس بەخوای گەورە زۆر چالاکن و سپاس بەخوای گەورە گەنجی زۆر باش و بەهرەمەندی لێ کەواتە مامۆستا بە ئەو پرسیارش بکەم ئەو گەنجانە بێگومان بەشێکی زۆریان ڕەنگە قوتابی بن یان بەشێکی دیکەیان کاسبی بکەن بەدەر لە قوتابی بوون چۆن ئەم بابەتیان ڕێک خستیانی
مامۆستاگەنەوە لە مەسلەی کاتە هاوسەنگی زۆر مهمە بەڕاستی و گەنجانەیە مەتیاتی بەشێکی زۆری گەنجەکانمان تەلەبێت طوبعا من کە تەلەبێت طوبعا هەر بەوە ناویدەکردنێکی قورسا بەڕاستی بەشێکیانە خۆتان فەرموتان کەسابەتێکی باشەکەن بەڵام لەگەڵ ئەوەیە ئەم لایەنەشیان دەست پێوە گرتووە کاتەکانیان دابش کرد خۆی بەڕاستی کات ئەگەر دابشیکەی فریای زۆر شتەکەوێ بەڕاستی گەنجەکانی نوری حیکمە خی گەورە ئەو هیداەتی کە پێ بەخشیون کاتەکانیان دابش کردووە جاری وە تەلەبەمان هەیە سعی ئیمتیحانی زانکۆشی هەیە حیکمەکەی نافوتێن یعنی ماشەڵڵا بۆ نە 2 ساعت لە خەوەکەی کەمەکاتەوە سعیەواکە و یەتەوە بۆ حیکمەکەی خۆی ناسپاس بخوا لەوە زۆر باشن کە کاتەکانیان زۆر بە باشی دابش کرد بەڵێ خوا دەستان ماوەساژی کاکە محەممەد شەریف کاکە محەممەد بەخێر بێنەوە کاکە محەممەد کاتی تریش ساڵانی تریش هەر پێشوازی گەرممان لێ کردووە لەگەڵ هاوڕێکانیان لە شاشش زاری کە دەرکەتیەوانیان کاکە محەممەد تۆ چیت هەیە بۆ بەرنامەکەمان چەندە قورئانە لەبەرە چی ئەڵی دەربارەی نوری حیکمە بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه پێشەکی دەستخۆشیان بەرنامەتان لێکم خی گەورە جزای خێرتان باتەوە بەرنمەیەکی پرسوود و پڕنور یەکەم جا دەربارەی نوری حیکمە ینی دەستگایەکی قورئانی دەستگایەکی پڕ پەروەردە دەستگایەک پڕ لە عیلم و معریفەت یەکێکە لە ئەتوان بڵێم یەکێکە لە تۆپەکانی دەستگاکان لە ناو کوردستانە بەو خاڵش جیاکرێتەوە نوری حیکمە ینی براکان گەنجەکان بەشی گەنجان چکەمی ژەنە بەشی گەنجانە بۆ جیاکرێتەوە بەشی گەنجان لە ناو نوری حیکمیان زۆ پتەوە یعنی ئەوە نییە بڵێن کە تەلەبەی تازە بێت کۆن هەمووی براتێکی زۆ پتەوەمان لەگەڵ لە بینە هەیە سەلامەت اینجا بۆ مەسلەی حیفزەکەش حالیان الحەمدلله حیفزەکەمان تەواو کردووە لە نوری حیکمە و هەروەها ئیتر بەشی گەنجان یعنی مامۆستاژیر و مامۆستاکانی تر ئەوانەی کە لە طوبی عامن یارمەتێکی زۆرمانێن مستەبر لەگەڵماناڵێن هانمانێن هیمەتمان بەرزەکەنەوە بۆم کارە داویانە دەدوێەوە لە بەشی قیرات ئێمە بەشی قیراتمانەیە لە بەشی قیراتەکانیش بە هەما شێوە یارمەتی دەرمانن هەوڵمان لەگەڵایەن ئەم خولی هەمی ئەم ساڵ خولی هەمی نێمان کردبووەوە لە نوری حیکمە مامۆستاژیرمان سەرپەرشتیانە کرد بەڕاستی پرۆگرامێکی زۆر تایبەتیاندانە بوو بەشی سیرە و فەرموودە و قورئان لەبەرکردن و کۆمەڵێک بابەتی جیاواز کە تا ئێستا نەما خوێندبوو لە ناو نوری حیکمە خوێندومانە هەر بۆ زانیاریشتان باڵ بۆ خۆی پەروەردگار کاکە محەممەدەوە ئەمڕۆ ئەلانێکین سپاس بخوا بەم نزیکانە توانی تەواوی قورئانی پیرۆز لەبەرکات کەواتە لە ڕێگەی گوڵستان ئەوە ئەم پەیامە ئەگەێنە و مژدەی ئەگەێنێ الحەمدولله خی گەورە لە باوکودایکی نەسێنێ الحەمدولله لە عایلەیەکی زۆر دیندار باوکودایکی هەمویان ئەترۆ کاکە محەممەدیش کە مناڵیانە خوا بەزار هەچەنە هاتیشم بۆیرە بەرپرسی یەکەی لە بەرکردنی برایان وتی تکات لێکم مەی درکێنە جاوتم ئەگەر لەوێنی درکێنم لە شوێ بی درکێنم تۆ ئەتەوێت چەند کەس لێ بزانە وەڵا بە عالم بزانێت مادەم دەرفەتە بە ینی پرسیاری زیاتر لێ بکەین جا من ناوم گۆڕی تازە کاکە محەممەدەمە بۆ مامۆستا محەممەد هەر مامۆستاشە لەوێ مامۆستاشە لەوێ الحەمدولله وشانی ئەوەیە پێی برین مامۆستا مدەی چەندە ینی خەریکی لە بەرکردنەکەی 2022 لە خزمەت دکتۆر دیاری عوسمان بەڕێبەری بەشی لەبەرکردنی گەنجان لەبێ لە خزمەتەوە دەستم پێکرد بۆ ماوەی 2 ساڵ و 3 ماگۆ حەڤە ڕۆژ لە خزمەتەوە دەرزم خوێن سیویەکی 12 حیفزەکەم تاوا کرد لە خزمەتیە و ئێستا جارێ ئەوە ئەمڕۆ مامۆستا شازاد ئیعلانی کرد جار بەتەمانە بێ ئیعلامیکەی ئینشاءڵڵا لە مەلای یەعلا و لە ناو فریشتەکانە یاڵان کراوە نمونەی زۆر ئینشاءڵڵا گەشتە ئێمەش اینجا سەیری ئەو دەقیقەیە کە مامۆستا محەممەد 2 ساڵ و 3 مانگ و حەڤە ڕۆژ چەند خۆشە ئاوا لە خزمەت قورئانابی مامۆستا وەڵا الحەمدولله ئێستاکە و بەشەمان زۆر ئەکتیڤە بەشی لەبەرکردن کاتەکانی نووسراوە ینی وەکو کاکە محەممەد ئینشەڵڵا لەمەودا بەرهەممان باشترە بێ بەڕێگاون زۆرمانێ الحەمدولله وردە ئینشەڵڵا چۆنەڵی ئاخینە چۆنەڵی بەردیدەی خەڵکەوە ئەم کەسانەمانێ سپاس بۆ خی گەورە لەو ماوەکەمەیە توانیویانە قورئانی پیرۆز لەبەرکەم حەسەنی بەسری کرد لە مدەتێکی زۆر کەمی مناڵیە هەموو قورئانی لەبەر کردو ئەوە توافقەکەی دەرکەوت کاکە محەممەدیش الحەمدولله لەوەش مناڵترمان هەبووە لە کۆیش هەمانە الحەمدولله لە شوێنی تریش هەیە بەڵام دڵنیا بنیانی هەمانە زیاتر من دوێنە زۆر تەلەفۆنم لەگەڵ باوکی یەکێک لە مناڵەکانە کرد 6 ساڵ بۆ 7 ساڵە
زۆر هەوڵم ما بێتە ئێرە چەند قورآانی لەبەرە شش بۆ حەوت ساڵ بەڵێ ینی چەند تەکلیفم لێ کردوتی بەخوا لە ڕوومانایە و کچەکەم لە ڕووی نایە زۆر هەوڵم لەگەڵادا ئەو مناڵش بێنمە ئێرە داینم ینی چۆن مناڵێکی زۆر بچووکە الحەمدوللا توانێتم هەموو قورآنە لەبارکە ماشاءالله بارەکەڵڵا لە نوری حیکمە و لە ماوەساکانی و لە قوتابیەکانی و لە هەموو لایەک یا ڕەبی مامۆستا محەممەد پۆلی چەندی پۆلیدە وڵە با ئەو پرسیارە بکەم ینی کو پۆلیدە قۆناغێکی گرینگە ڕەنگە سعی باشی بێ چۆن ڕێکت خستیانی ئەو وەڵا خۆم پێشتر مامۆستاکەم فێری کردبووم کە خشتێکی ڕۆژانی خۆم دابنم چکە ئەگەر تۆ خشتێکی ڕۆژانی خۆ دانەنەی بتوانانی کاتەکانی خۆت بەسەر ژیانی ڕۆژانی خۆتە چارەسەرکەی ئەو کاتە یعنی بێشێ ناتوانانی کارەکانە بە جوانی بەڕێکوپێکی ینی بیێنی تێبەردەستی خۆ جا مامۆستاکەم ڕۆژانە خۆی بۆی دانەمە وێ بێەوەنە سعی بکەی ئەوەنە قورئان لەبەرکەی ئەوەنە مڕاجعەکەیت ئەوەنە تەفسیرکەی تر ئاوە بەم شێوەیە با بچینە لای کاکە ئارانیش کاکە ئارانگیان بەخێر بن یاخوا مامۆستا محەممەد تۆ چ پرسیارەکەی لە کاکە وەڵاهی خۆی بناسێنێ بە باشتر و پۆلی چەندەوە من ئاران فاروق خوێندکاری دەزگای نوری حیکمە لە قوتابخانەش لە پۆلی نوێمە یاخوا بەخێر بێ ماشاءالله سەرکەوتوو بی یاخوا لە چ بەشێکی لە حیفزی یان لە خوێنی قراءەتی وەکو لە حفزەکەم لە بەش حفزنیم ینی بەڵام لەخوا بزەوە حفزەکەم ولا وەکو خوێندکاری یاسای دەزگای نوری حیکمە هەموو هەفتەیەک ئەچمەوە بۆ خوێندنی دەرسەکانمان دڵی خۆشە بە خوێندن لە نوری حیکمە ینی لەگەڵ هاوڕەکانت اینجا لەو کەشە مەعنەویە جوانەی کە قورئان چەندێ بێتاقەتی مامۆستا کە چوویتە دەرسەکەت جنابتان هەمووتان نزان سان شووە خزمەتی قورئانە و بێتاقەتی و خەفەت و ینی دوو دڵی و مەشاکیلی دنیا وردە وردە دوورەکەوێتۆ لێی دڵی خۆشە بە نوری حیکمە ئەڵڵا الحەمدولillah سپاس بۆ خۆم دڵمان زۆر خۆش بە حیکمە گەر ینی زۆرمان حەزرێنە وایە نەئەچوینەوە بە بەردەوامی الحەمدولillah مامۆستاکانیش یارمەتێکی زۆر باشمانەیەن و ینی پەیوەندیمان زۆر باشەوە لەگەڵێکە بێگومان بە ڕا و بە خواست خۆمانەچینەوە حیکمە ئینشاءالله کاکە ژیر بەڵێ کاکە ژیرۆ فەرموو سەرتا سوپاسیان بەرنامە جوانەکەین یاخوا سەرکەوتوو ئینشاءالله من نام ژیوە ئاوارێ تەلبەی دەزگای نوری حیکمان لە بەشی قیراءەت بەڵێ لە چی لە قیراءەت وەڵی جارێ دەستم بە قیراءەت نەکردن تەلبەیەکی تۆزە تازە یاخوا بەخێر چەندێکە لە کاکە ژیلوە لە نوری حیکمەی واسێ بۆ 2 ساڵ ماشاءالله باش هەفتانە ئەڕۆن بۆ ئەوەیە هەر ئەڵا هەموو یەکشەمانێک پێنجشەمانی شەیتر بە بۆنەی مەکتەب بۆ یەکشەمانەچی یەکشەمانە ڕۆن یەخوا سەرکەوتوو بن انشاءالله وڵا با ئەو پرسیارەی لێ بکەم کە مامۆستا شێخ ڕەنگە دایک باوک زۆر کاریگەری و تەسیری هەیە بێ کە هاندانی منداڵەکانی بکەن چەندە داکتر بابت هاوکارن لەوەی کە بەردەوام بی دایک و باوکم زۆر هاوکارن لەگەڵما و هەموو هەندێک جا گەبارانیش بە سارەم هێنن و ماشاءالله جا ماوەسا ئەمە هەمووشیان تەڵەن کەسی نزیک نییە لە نوری حیکمەوە دیارە ینی زۆربەی دوورە هەمووی بە هات سیارە و بە هاوین و بە زستان و بە گەرما و بە سەرما و بەڵی شوێنی زۆر دوورمانەکە کە شەیانی کەسانی وا هەیە زۆر لە دوورۆ دێن بەڵێ بەڵێ ینی دایکی وا هەیە شوێنەکەی زۆر دوورە یەت دا ئەنیشێ لە پرزگەکە بە سارد و بە گەرمە حتا مناڵەکەی تەواوە بێ اینجا دەستەگرێت و ئەیباتەوە ڕۆژکیان هاتمزان ئەم خوشکە بووە بە ڕێگا ڕاتم بوو منیش تەقیم سیارەکەم بۆ ئەو شوێنە بوو کە ئەڕۆشتم ینی وتم سەرکە وتی قێنا لێرە دام بەزێچم بۆ پاسەکان وتم بۆ شو ئەچی وتی ئەچم بۆ ڕاپەڕین کە سەرەکەین لە بەشی پشتی شێوەی ڕاپەر ئەبێت تەقیم 20 دقەیەکیش بە پێ بڕوە سارد و سەرماش بوو یعنی تۆ سەیری کە ئەم دایکە هاتووە لە سەعات یەکەوە ئەم مناڵی هێناوە سەعات 5 ئەڕوات و کەی ئەگاتە ماڵەوە ماشاءالله لەناو سلێمانی چەند هەر یەک لقمان هەیە یاخود نەخێر ئێمە لقی سەریکیمان لە سلێمانی تازەیە گەڕێکی سەمە سەر و مزگەوتی قازی محەممەد سێ بازنەی تریشمانی یەکیان لە سێتوان لە گەڕێکی سێتوانێکیان لەسەر دووسایدەکەی ئەواڵە بازنەی بەکرەجوێ تازەترین بازنشمان ساڵی پار کردمانەوە لە گەڕێکی هەواری شار بێگومان ئەوە لەسەر ئەوەی کە قوتابی زۆر بە بۆیە بازنی زیاترتان کردیتەوە ئێمە ئەگەر ئێساکە لەسەر تەڵەبی خەڵک بتوانین باز نەکەین و ئەبێ زا لە 5 تا 6 بازنەی تر بکەینەوە ماشەڵڵاوە خەڵک زۆریت زۆر زۆر ینی ئێمە ساکە وتی من تەنها ڕۆژانی یەکشەمانین
تەنها ڕۆژانی یەکشەمانی بەرەکەوێت یعنی لە هەفتەکەیە هەموو تاقێکی گیراوە تەنها ئەو تاقی بەرەکەوێت کە بۆی دیاریکە یعنی ناتوانین ئێمە استعابی ئەوەی تێکێنە ڕۆژێکی ترە ئەم مناڵە بێتەوە دەرسێکی تر بخوێنێ باش ماوەسە لە جنابتان ناتوانن یعنی بەم پرسیار لە ماوەسە هەژی بکەین لە ڕێی وەسائلی ئیعلام یاخود لە ڕێی ئینتەرنێت و لە ئەمانە ئیسفادە لەوە بکەن کە بە ئۆنلاین دەرس بڵێنەوە بە قوتابەکانتان لە ماڵەکانی خۆیانەکە و مەجالەکە نییە لە دەستگاکەیە ینی ئەو قەرەباڵغی لێە بە دڵنیایی و مامۆساگیان ئێمە پیجێکمان هەیە لە فەیسبوک ئەمە بەردەوام دەرس و پۆستی تیاکرێت بەدەل لەو پیجەش گروپمان هەیە گروپی مەسنجەر گروپی تێلگرام گروپێکی تێلگراممان هەیە وەکو جەناب فەرمووی ئەمە دەرسی ئۆنلاینی تیاوترێت و مامۆسای بەڕێزەیە دەرسێ تایبەت بۆ تەلەبانی نوری حیکمە هەندێک مامۆساژ هەیە تەلەبەکانیان کە مەجالیان نییە بۆ نمونە هەردووکیان لە دەوامەنیان زۆر کەم مەجالن بە ئۆنلاین بە تەلەفۆن قورئانەکەی بۆ ئەخوێنێ ئەو شتێکی زۆر باش ئەو شتانەمان ئاسانکاریمان زۆر حتا ئێمە لە لقی خۆمان لقی سەرەکی تەلەبەی خاریجیشمان زۆر یعنی تەلەبەی دەرەوەی وڵاتمان ئێمە هەر بە ئۆنلاین خوێنین جا لە ڕێو گروپانە دایم ئاگامان لێک یعنی ئەگەر بوون نەماوەی عوتڵەش بێشتێ بێ ئێمە بەردەوام چالاکی دانین بەردەوام دەرس و دەوردانین سوپاس بخوا لە ڕووی ئۆنلاینی شۆ زۆر پێشکەوتین بەڵێ ماوەسە شازاد ماوەساتان نییە بە شێوە تەقلیدەکەی ئەو سای خۆمان بڵین هەمولاتێک دەستی ناگا بە ئێوە ماوەساتان هەبێ بچێتە ئەولادی و چەند تەلەبیکی هەبێ دەرسی پێ بڵێ یاخود گەڕێکێک کە دوور بێت بۆ جۆرە لە ماڵەکانە وڵاهی لەوە ئەچێت تایبەتی بۆ خوشکان لەوە ئەچێت ظروفی ئەم سەردەما زۆر ڕێگە بەوە نایە لە ناو ماڵەکانە ئەم دەرس و دەور ئەینا هەبوو من خۆمیشێک بنەوانە لە ماڵی خۆمە و مانتیقی کە ئەهاتن نزیکەی 12 قوتابی ئەهاتن دەرزان تا خوێنتی دوایی چۆنەڵی گونجاو نەبوو بە ناچاری بڵین تەوزیعاتمان کردن بەسەر بنکەکانە دەستا خۆش بێ خۆ مامۆستا محەممەد وڵا ئەگەر پێی ئاساییبی پێی خۆش حەزمان لێ بوو شتێکمان لە بۆ بخوێنێ عشەڕەیەک ئەگەر ئاسایی و پێی تەبیعیە بەڵێ أعوذ بالله من الشيطان الرجيم ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله أمواتا بل أحياء عند ربهم يرزقون فرحين بما آتاهم الله من فضله ويستبشرون بالذين لم يلحقوا بهم من خلفهم ألا خوف عليهم ولا هم يحزنون يستبشرون بنعمة من الله وفضل وأن الله لا يضيع أجر المحسنين الذين استجابوا لله والرسول من بعد ما أصابهم القرح للذين أحسنوا منهم واتقوا أجر عظيم الذين قال لهم الناس إن الناس قد جمعوا لكم فاخشوهم فزادهم إيمانا وقالوا حسبنا الله ونعم الوكيل صدق الله العظيم بارك الله ما شاء الله کاتمان ماوە ماوەسا بڵێ کاتمان ماوە بڵێ ماوەسەن جنابتان پێشنیارێکتان هەیە بۆ گەنجان کە ڕووکەنە دەستگاکەی جنابتان بۆ لەبەرکردنی قورئان یعنی سا زۆر جار کە یەکێک ئێوێ قورئان لەبەر بکات هەموومان وای بەڕاستیانی ڕەنگە وەلات و زۆر قورس بێت چۆن خەریکی ئەم شتە گەورە ببیت ینی چۆن لەبەرەکرێت چۆن لێ تێک ناچێت چۆن بتوانانی زاڵوی بەسەریا بەعزێکی نەفسە بەعزێکی ڕەنگە شەیطان بێ بەعزێکی ئەوەیە ئینسان تەفەڕۆقی تەواوێت ینی ئەبێ لێ بڕی بووی چی ئەڵێن بۆ گەنجانی کە ئەم هیمەتیان نییە ئەم هیمەتیان بۆ دروست بێت مامۆستایان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەگەر مرۆڤێک بیەوە دینەکەی سەلامەت بێ بە لەناو کۆمەڵا بێ جا ئێمە گەر بمانوێت دینداریەکەی خۆمان هەر لەگەڵ خۆمان نابێ هەر لە ماڵەوە ئەو کاتە زووتر لە دەرەکی کارمان تێکە یعنی ئەکرێ زووتر لابین زووتر لا ڕێبین بەڵام من وەکو خۆم کە لە ناو جەمع بووم کە لە ناو دەستگایەکی قورئانیا بووم کە لە سنتەرێکی ئاوایە بووم ئەگەر بشمەوێ هەڵەیە بکەم برادەرەکەم ناهێڵێ بۆم ڕاستەکات و منم ئەم ڕەمەزانە سوپاس دەخوا دایم لێرە دەستخۆشی لە برادەرەکان مەکەم یعنی
معدل هەموو تەراویح دێن بە شوێنمە ئەڵێن با بچین بۆ مزگەوتێکی خۆش تەراویحێکی تێر و تەسەل بکەین ئەیدەی من ئەگەر لە ناو نووری حیکمان نەبم ئەم برادەرە باشانم نەبێ بەخوا لەوانێت جارێ بچم بۆ تەراویح جارێ زۆر بخۆم تااقەتم نەبێ بچم بۆیە ئامۆژگاریم بۆ هەموو گەنجان و بۆ خۆم لە پێشە ئەوەیە با لە ناو جەمعابین ئیتر نووری حیکمە بێ هەر دەستگایەکی کەی ئاوا قورئانی و پەروەردەی بێ بۆ ئەوەی زیاتر جددی بین زیاتر گەرم و گوڕبین من کە ئەبینم هاوڕێکم لە تەمەنی خۆمە بە هەمان نەفەس دێتەوە بە هەمان نەفەس دێتەوە بۆ دەرس و دەور و حەزیل بەم ئیشێ من دوو ئۆنیکە حەزەکەم بۆ زیاکە بەڵام بەخوا کە بە تاک بوو زیاتر لاوازە بەسەرهاتی خۆشتان نییە لە نووری حیکمە سما وساباسی ئەو خوشکەی کردانی ئەو بەسەرهاتان ئەگەر هەتان بێکە چەند جوانە بەڕاستی لێبڕانی دایکێک باوکێک بۆ مناڵەکەی لێبڕانی گەنجەکە خۆی کە چەند قوربانیەدا لەو شوێنە وەکو کاکە محەممەد شەریف ئێستا کە ماشەڵڵاوە قورئانی دەبەر کردو ئەو نمونانە حەزەکەین باس بکەن چونکە بە نمونونەکان زیاتر لە زیهنی خەڵکانێنێت بەڵام بەسەراتێکم لە خەیاڵە خۆش نییە بەس بەسەراتەکە زۆر باشە هەر برادێکی خۆم خوێندکاری زانکۆ بوو ئیمتحانێکی زۆر قورسیان هەبوو چۆن بڵێ دەمەلزەمە داخڵ بوو بۆ ئیمتحانە ئەم بەبوونی کاروبارێکی نووری حیکمەوە دەرەزوتنەوەکەی مەجای سعیەکەی زۆر کەم بوو لەم دەمەلزەمەیە سێ مەلزەمە فریای سعی کەوتە بوو یعنی لەو حاڵەتە ئەوا بوو ناکرا خۆیمە لە نووری حیکمەش لە کاتی ئیمتحانات وشا زۆر هاوکاری ینی ئیجازە ئەکەین ئیجازە ئەین بە تەلەبە بەڵام ئەو حاڵەتەکەی وا بوو نێتوانی ئیجازەکە قورئانەکەی هەڵبژار سێ مەلزەمە سعی کرد بوو حوتەکەی بەجێشت بوو چوو بوو جوابی پرسیارەکان نییە بۆ سپاس بەخوای گەورە هەر هەموو پرسیارەکان لەو سێ مەلزەمە هاتبوون یعنی ئەمە گەر بەرەکەتێکی خوای نەبێ خوای گەورە هاوکارە نەبێ ئەمە بەڕاستی نمونەیەکی زۆر جوان بوو کە ئێمە هەمومان زیاتر گەرم و گوڕتر بین زیاتر لە خزمەت ئەم قورئانە پیرۆزە کاکە ئاران ئەگەر پرسیاری لێ بکەین بە ئەوانیش ئەوە دەکەم بۆ بەرە ماوەسە شێخ وەڵا ئەو پۆلینۆبی وانە بوو پۆلینۆ بێگومان ماوەسە شێخ پێویستی بە خوێندنە باشتر لە پۆلەکانی دیکە حیکمە و ئەم دەستگای نووری حیکمەیە کە تایبەتە بە قورئان ڕێگرنە بۆ لەوەی تو لە مەکتەب دوابکەوی لە بەدەستێنانی دەرەجە و ئەوانە یاخود بە پێچەوانەوە هاوکارت بووە یارمەتی دەربووە بەڵام من خوێندکاری پۆلینۆم وەک وەزان ئێمە ئیمتحانی نیشتیمانیشمانێ لە هەتای ساڵە و بێگومان ئێمە نەگەوەی حیکمە کەمتر مەجال بەوەی حیکمە کەمتر مەجالمانە بێت بۆ دەرس ئێمە بێبێچوانەوە زیاتر و زیاتر مەجالمانە بێت لە بارەتێرەکە مامۆستاژیر کاتەکانش وەسا زۆر باشی ڕێی خستووە ئەتوانم بڵێم زیاتر وەک لە پۆلەکانی تر سایەکەم ئەو کاتێک لە حیکمە بە هیچ جۆرێک ڕاگرنیە وەک لەوەی کە کەمتر سای بکەم و کەمتر هەوڵ بم بەڵێ تۆ لەگەڵ خوێندنەکە تا چۆن ڕێکی خەیت هەموو کەسێک ئەبێ خشتێکی ڕۆژانەیە بێ لە ژیانە گەروانە بێ گاروبار زۆرە ڕاستە زۆر جوان هیچ ڕەفیقێکی خۆت بردووە هاوڕێکی خۆت بۆ نووری حیکمە لەگەڵ خۆتە بڵی با لەگەڵ مناوەرە کۆ دەرسە خوێنین ئەوڵە ساڵی پەر خزمشتیوا مێنا دووسێدانە زۆرم بردوم بۆ دەرس ڕەفیق و هاوڕێ بچکە الدال على الخير ووصى كفاعله يعني ان شاء الله او بكن يعني رفيقاني خوتان برن بو نوري حكمه ان شاء الله استفاده كانوا خير جدسي وكيف بشت بخوا بله ما وصى جنابه نمونه كلابه بس هاتيك والله اشتانا هاتي بين ام بينا تاع الزمان بله كاتك درسكانه وترايوا رجعنا اوبرتان زوب تشوبو كاكا شيخبيني بوتان زوب تشوبو ما شاء الله زۆر بەرەکەتداریش بە الحەمدولله سپاس بەخوای گەورە جار بەجارێت یەکێک لە مامۆستاکان دواکەوت ینی یەکێک بوو لەو مامۆستانی زۆر متقینیش بوو ینی هەڵبژاردەی مامۆستاکان بوو ئیتر دواکەوت و نەمانزانی مەسەلە چییە تا بۆمان دەرکەوت ئەم مامۆستایە گەنجێ بوو بڕواکەن پارەی کرێپاسەکەی پێ نەبوو بێ بەو بارانە لە ماڵەوە لەو لای ئازادی و بە پێ بەجادەکە ئاو هەتاوەکو حیکمە کە ئاهاو گیانی ئاوی لێ چۆڕە ینی دوایی قسەمان لەگەڵاکەیان تو بۆ چی ینی ئەوەندە نەفسی بەرز بوو عزەتی نەفسی هەبوو بەڵێ ینی ئەوی کاتەکانی خۆمم بەم شێوە تەرخان کردووە کە ئەڵێن حیکمە وازە هەموو شتێنم ئەهام بۆ حیکمە ینی ئەوە کە چۆنەڵێ بەسەرهاتێ بوو زۆر بێتاقەتی کردین بەڵام زۆر دڵخۆشیش بوون بۆی چکە حیکمەوا لە یەکێ بکات بەم شێوە شەوق و زەوقی بۆی هەبێ
الحمد لله خۆتە مامۆستا شازاد بێگومان ئەو مامۆستایی کە لای نووری حکمەیە دەرس و دەرتان لەگەڕەوانی شەیە وانە بەڵێ ئەوەتان چۆن ڕێی خستیە ئێمە مامۆسانی کەن بە تایبەتی بڵێن مامۆستاکان کە لەناو خۆمانان ئەو مامۆسانی کە لای خۆمانن زۆر بەشیان بۆ معلوماتەن هەم مامۆساشن و هەم قوتابیشن چۆن یعنی من خۆم هەم مامۆسام هەم بەش لە بەشی گارگێڕیشم هەم قوتابی دکتۆر دیاریشم لا ماشە بڵم قراتی ئەشرم تاکۆ الحەمدولیلا بەڵام هەر بەردەوامی لەسەر خوێندنەکە ئێمە بەڕاستی ئەو مامۆسانی کێنە ئەوێ بزانیت ڕۆژەکان چ کاتێکیان بۆ ئەگونجێ چ کاتێک لەگەڵ ئەم مامۆسای ئەگونجێ پێی ئەڵەن چ ڕۆژێک بۆ تۆ باشە چ کاتێک بۆ تۆ باشە لە بەشی لە ڕۆژی کوڕانە کاتەکان بڵێن چۆن لەگەڵ ئەو مامۆسای ڕێکمان خستۆ مەسەن ڕۆژانی یەکشەممان دوانیۆڕوانی بۆ کوڕانە ڕۆژانی پێنجشەمان بە هەمان شێوە دوانیۆڕوانی بۆ کوڕانە یعنی وای لێکن ئەگەر ڕۆژێک کەسێک بەیانەکەی لە مەکتەبێ دوانیۆڕەکەی پێگەر ئەگەر دوانیۆڕەکەی لە مەکتەبێ ڕۆژەکەیتی دەتوانێت قەربی کاتوی ئێمەش بەم شێوە گونجاندومانە لەگەڵیانە ئەوە لەگەڵ یانەداریکەواتە ئیداریشی محکەم و سواز بۆخوا الحەمدولانی چۆنە لە ئیدارێکی باشمانداوە سواز بەخوای پەروەردگار هەر الحەمدوللا بۆ معلوماشتان ئەم شتانی کە ئەکرێ لە حیکمە ئەم هەموو کار و چالاکی و ئەم هەموو پرۆژە گەورانە ئەوانی کە لە ناونووری حیکمەن هەمویان خۆبەخشن ماشاءالله یعنی هیچ شتێکی مادی لە حیکما بوونی نییە ماشاءالله تەنها خۆبەخشن هەمووی هاتوو بە خۆبەخشی ئەم کارە ئەکات سپاس بۆخوا زال لە 450 مامۆستا دەرزەڵێتەوە لە سەرانسەری کوردستان بەس زەناو سلێمانی ناو سلێمانی ماشاءالله زال لە بە بنکەکان و زال لە نزیکەی 4000 قوتابی بەرەو سەر ئێمە قوتابی دەرزی تا خوێنێت سپاس بەخوای پەروەردگار بەڵ ئێمە هەر بەردەوامیشینەکو و جەنابی مامۆساوەتی ئێمە ئەکادیمیەکمانێ ئەکادیمەی نووری حیکمەمان ناوناوە ئەم ئەکادیمیە نزیکەی 4 ساڵێتی مامۆسامان بۆ پێگەێنێ ئەنی ساڵ بە ساڵ کۆمەڵێ مامۆسای پرۆفیشنالمان بۆ پێگەێندرێت لە بوارە تایبەت بڵێ یعنی زۆ تایبەتن نەک تایبەت ئاین لە تایبەتەکانن یعنی ئەمانە ئەوانە کە ئەتوانی پشتیان پێ بەستی بۆ هەموو کارێک ئێمەم ئەکادیمانێ الحەمدوللا سا لە 4 قۆناغایە ئیم ساڵیش بەشی کوڕانمان کردو سپاس بۆخوای پەروەردگار یعنی بەشی خوشکان لە 4 قۆناغیاتی وەکو زانکۆی مەرحەلەی 1 2 3 4 ئەبێ ئەم مەرحەلانە ببڕێ لە کۆتایە ئەبێتە مامۆسایەکی نمونەی لە لەقەکەمان ئەجا منهەجەکەش ئەوەی کە پەروەردەشم بیری بەڵێ حەو منهەجە تەنها مەبەستم لەوەیە ئەو کەسانی کە تەڵەبەن لە نووری حیکمە تەنها ئەوە نییە قورئان و قیرەئات پەروەردە و ڕوشنبیری هەموو جوانیبەکانی ژیانی تێدا بە تاکید ئێستا ئێمە بەڕاستی زیاتر گریگیماندا و بەلایانی پەروەردەیی زۆر گرنگە لایانی پەروەردەییمان زۆر پێش خستووە چکە بەڕاستی لە ڕۆژگارێکای پەروەردەکە بەڕای ئێمە ینی وەکو خۆمان پەروەردەکە لە پێشترە تۆگە کەسێکی بۆ پەروەردە نەکرێ بە حافظ قورئان بێت چەنا حافظ قورئانمان بینیوە لە کۆتایە هەڵگەڕاوەتە بەلایەکی ترا ڕۆشتە بۆی ئەگە تۆ پەروەردەیەکی وای بکەی قورئانەکە شەڵا خۆی وردە و دەفێرە بێ لەگەڵ باش مامۆستا دەویست قسەی بکە لەسەر قسەی تۆ کە فەرمووت مامۆستا زۆربەی ئانی کە لە دەروی نووری حیکمەوە ئەزانن لە نووری حیکمە بەس قورئان نەخوێندرێت ڕاست ئێمە بەشی سەرەکیمان خزمەتکردنی قورئان و قورئان نەخوێنین بەڵام ئێمە زانستی شەرعیمانێ هەموو زانستە شەرعیەکان نەخوێندرێت دەرسی پەروەردەییمانێ حتا چالاکی وەرزشیمان ئێمە سپاس بخوا لە لقی سەرەکی بۆ هەموو تەمەنەکان تیپی وەرزشیمان هەیە یعنی بەردەوام هەفتانە تەمرین و یاریژەکەن و چالاکی جۆراجۆری زۆر تیاکرێەوە دەرسی زمانی تیا خوێندرێ زمانی عەرەبی و ئینگلیزی یعنی سپاس بەخوای گەورە بەدەر لە قورئانی پیرۆز هەوڵمان ناوە هەرچی عیلمە سوود بگەێنێ هەرچی پەروەردە و هەرچی شتێ بۆ پەروەردە و ڕۆشنبیری بێ ئێمە لە ناو نووری حیکمە جێبەجێکی مامۆستا خۆشی بەرپرسیەکەی وەرزشیشەوە بۆیە حەزێکی باسی وەرزشەکە کە ماشەڵڵا برۆیەکی باشی پێداوە لەو بارەیە مامۆستا شێخ لەم بابەتانە یعنی بە بەردەوام دەرس ڕەنگە تۆزێک ئینسان ها لەڕووی دەرونیەوە پێویستی بە وەرزش و حەزم کە ئەمەشتان پێ بڵێن هەر ئەوە نییە مە چالاکی زۆر جۆرا و جۆرمانێ مەسەن خێوەتگەی ساڵانەمانەیە قوتابیانە چن بە چەند ڕۆژەمێننەوە مامۆسایان بۆ بین تر لەوێ چالاکی تەرفیهی نەوەڵای ئێستا کە بەرەو بەهارە چین ئەوە ئاگام لێ خوروخوری ئەویان تێکەوتووە گەشتەکان سەیرانەکان یا خێوەتەکان بە ئەنجامی بین
وازم لە گروپەکە مامۆستاژیر و ئان یەخسە نووسیبیان خێوەتگا لە گروپێکە ماوە سێرم کرد و سا خێوەتیانە بە بیرهێنانەوەیەکە هەنی ئاگاتان لێبێ بەڕێک هاندان و تحفیزیشی بڕواکەن ینی ئەو خێوەتگانە قوتابی وا پی ئەگەیەنێ ینی چەنەها مامۆسای بەتوانامان بردو بۆ ئێوە کۆمەڵە دەرزی باشیان بۆ ئەم قوتابیانە داناوە ینی کێنەوە کەسێکی ترن ینی خێوەتگە بۆ خێوەتگە ئەمانە ئەگۆڕێن چکاتم مەجای سەفرە و خێوەتگەش هەر پەروەردەیەکەی و ئامانجەکە دیارە وەکو باسمان کرد لە شتێکە قەتی سوان نەکردووە کراوەیە ئەمە لایانی تەرفیهی زۆرتایە گشت و سەیرانی زۆرتایە خێوەتگەی زۆرتایە ساڵێکیان کۆمەڵی قوتابی بۆ ماوەی تقریبەن مانگێک لە تەوێڵە و بیارەمانەوە حیفزی قورئانیانە کرد هەرمانەوە ماشەڵڵا کە هاتنەوە بە کۆمەڵێک قورئان لەبەرکەرەوە هاتنەوە بۆ لا من الحەمدوللا سپاس بەخوای پەروەردگار ئەمانەژێ الحەمدوللا ینی هەر ئەوە نیە بڵێ کە قورئانەکە ئەخوێنێ یان دەرزە پەروەردەیەکەی خوێنانە ئەو شتانشتی زۆر باشمانە کۆڕ و سیمینارمانێ هۆڵێکمانێ کۆڕ و سیمیناریان بۆکەین ئەماوەسە محەممەدیان خوێندنەوەی واقعی ئەو مناڵە ئەو گەنجە زۆر مهمە چکە تووشی مەلەل و بێتاقەتی بێگەر ینی بەڕاستی بەس حەو مەجالێک و واقعبین نەبین لە ژیانی گەنجەکە یا زۆر گرنگە بەڕاستی دەستا خۆش بێ ئەگەر چیتان هەیە کاکە محەممەد ئێوە کاکە ویستم بڵێم ئەگەر حەز دەکەن شتێک لە قورئان بخوێنن ئەگەر ئاسایی بێ لایەن حەز دەکەن کاکە ئاران تۆ بیخوێنە تۆزە ئەگەر بەڵێ کاکە ژیلوە کاکە ژیوە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم عما يتساءلون عن النبأ العظيم الذي هم فيه مختلفون كلا سيعلمون ثم كلا سيعلمون ألم نجعل الأرض مهادا والجبال أوتادا وخلقناكم أزواجا وجعلنا نومكم سباتا صدق الله. کاکە ئاران حەزەکەم بڵم لە خێزانەکەتانە بەس تۆ هاتووی نووری حکماکە یا کەسی ترتان هەیە لە خوشک و براکان من براکەم مامۆسای لە دەزگای نووری حکمە منیش زیاتر بەوەی ئەوە چوومەنەوە حکمەوە و دایک واکم زۆر پاڵپشتم بۆم و براکەم لەسا ئیجازە هەیە لە ئیجازەی حەفزان هاسم و ئێستا مامۆسایەکە لە نووری حکمە ماشەڵڵا حەزم کرد باسی ئەو شتێک مامۆسازانەوە ئێمە لە حکمە وەکو مامۆساژیر ئاماژەی پێەیە تەنها ڕۆڵی سەرەکیمان قورئانە بەڵام شتی تریشمان هەیە ساوەکو ئێمە هەموو تەلەبەیەک تاوەکو تەجویدی مستەویر تەواوکات ئەمە بەدەوام تەجوید دەخوێنین و هەموو ڕۆژێکش لە هەفتەکە کاتی ئاڕۆینەوە دەرس پەروەردەیمانەیە و لە حیوانانیشە خول و چالەکی جۆرا جۆرمانەیە سام خولە بەشداری خولێکم کرد بەناوی خولی مصابی کوڕە عومەیر لەوێ لەبەرکردنی قورئان جوزێکم لەبەر کرد الحەمدوللیلا توانیم و لەوێشەوە ژیاننامەی پێغەمبەر و فەرمودەکانی و فقه و پەروەردەشمان لێوە خوێن ینی کە ئێمە باسی حکمەکە لەوانەیە ئەوانی کە نەزانن حکمە چییە تەناوەکو دەرسێکی قورئان بێتە بەرچاویان بەڵام چالەکی جۆرە جۆرشمانەیە خۆ دەستان خۆش تەمان مامۆستا محەممەد جەناب مامۆسای و چەندێک لەبەرکردنی قورئان خزمەتکردن بە قورئان ئەم دەورانی کە لە نووری حکما هەیە ینی زمان خوێندنی لغات احتیمامدان بە نەحو سەرف بەمانە چەندێک ئیسفادی زۆری هەیە بۆ تەلەبەکە لە عەرەبیە باش بێت لە خوێندنەکە تەلەبەی خۆمان ئیسە لە حاڵی حازرە لە عەرەبیە زەعیفن ئینگلیزیە باشن بەس لە عەرەبیە ئەوانەی کە لەو دەستگایانن بە تایبەت بۆ نمونە ئێستا ئەمە باسی نووری حکمە دەکەین لە قوتابخانە لەگەڵ هەموو قوتابیەکانی کە جیاوازترە زۆر جیاوازن هەم لە ڕووی هەڵسوکەوتیان لەگەڵ ڕەفیقەکانیان لەگەڵ مامۆستایان لەگەڵ ئیدارە و لە ڕووی زیرەکی جەم ئاماژە بۆ ئەوکەم کە تەڵەبەیەک زۆر باش و زیرەک بوو دەلالەتێکی تێدایە کە قوتابیە لە دەستگایەک بە تایبەتی و دەستگانی پەروەردە و فێرکردن بەڵێ بێگومان ڕەنگە ئەوان باشتراگەدەن ئەوە لەخی سەرەکی لە هەولێرە ماشەڵڵا ینی مامۆستا ئەو پەیام تەبعاً کە دەچینە دەوام دەستگای نووری حکمە نزیکە لێمان بە بەردەوام قوتابی دێ و دەڕوا ئەنجا ئەوانەی کە تەمەنیان گچکەیە ماشەڵڵا هەم کچەکان هەم کوڕەکان سیمایەکی زۆر جوان یعنی ئینسان دڵی پێخۆش وەک مامۆستا نموزەجی هێناوە دەبینی بە بەردەوام داک و بابیان دەیان هینن دەیان بە اینجا چاوەڕێیان دەکەن
لە تەڵەبەکان حماسیتر داکو بابەکان کە بێگومان ڕۆلی سەرچیش بەبەر ئەوان دەبڕێ وەکو ئامۆژگاریش سەرتا لە بۆ خۆم و هەموو ئەو کەسانی دیکە زۆر هەوڵدەن ینی منداڵەکانیان ببەن بەڕاستی ڕەنگە هەندێک کەس لەبەر ئەوەی برێ لە قوتابخانە دوا دەکەوێت باش دەکەوی لە ترسی ئەوە منداڵەکەی نەباتە ئەم دەستگا قورئانیانە بەڵام بێگومان ئەوە دەبێتە هاندەر و پاڵپشتی باشتری نەک بەدوا بکەوێت مامۆستا محەممەد شەریفە گشتێکی هەبێت قسەیەکە نێوەوان مامۆستایان جنابتان ئەگەر شتێکتان مابێت مامۆستای بەڕێزەمە با ئیشارەت بۆ بکەین تەمەنی 4 ساڵ و 5 ساڵیشمان هەیە ماشەڵڵا زۆر حەزم کە یەکێکی تیژ لەو مناڵانە بەدەست خەم بێنم تەمەنی 4 ساڵە ئەمە تەبارەکی لەبەر کردو هەر لای ئێمەیانی خولی خونچەکانی حیکمەمانەیە 4 ساڵ و 5 ساڵ وەرەگرێ بە حیفظ قورئانە خوێنن ئەنجا پیتەکان و شتەکانی قوتابخانەشیان فێرەکەن لەگەڵیا کە ئەچنە مەکتەب ینی ئەو ئاەتی کە بۆیە تۆ ئەم وا ئەی خوێنی ئەسڵەن لەوە ئەچ مامۆستاکەی بۆ شێوەیە نەیتوانی بێ ینی ئەو خوێندنەوەی هەبێ قوتابیمان هەبوو ینی مامۆستای بەڕێز لە مەکتەبەکانە مدیرەکان دەستخۆشیان کردو سەردانیان کردی دەستخۆشیان کردووە ئەگە سەیری پێیجی حکمەتان کرد بێ ئێمە ساڵانە کە پۆلی 12 ڕاگەێندرێ بەزانین کێ لە سەرونەوە تۆ هەیە ناوێتی زۆربیان لە عوایلەکان الحەمدولله یعنی ئێستاکە لە دەستگاکەی مە ڕۆژەکان لەگەڵ جەنابی کاک دوکتۆرزانە بەڕێوەبەری لە قچین بۆ خێوەدگەیە بۆ لای مامۆستا ژیر و ئەوان کە بووین بە دوو بەشەوە بەشێکی زۆناوتە هەمووی تو بەوت وڵاتە خەممان ئەگە زۆریش بخۆینە چێکشمان لێبێ کێشەمان نابێشەڵ ئەم هەموو دکتۆرەمان لە تەنیشتە ئەسپاس بۆخوای گەورە لایەنێکی تر مامۆستانی بەڕێز خۆزگە خەڵکی لەم بنکە قورئانیانە بچوایە ئەگەر بۆ جارێکیش بواە ینی ختمێکی لای مامۆستا بە ئەگە هیچ نەبێ بە قرائەتی حەفزان ئاسم خوێنایە برایە گوتی جا خۆی مەژەزانی قورئان بخوێنین من یەک پرسیارم لێ کرد وتم قالوا يا أبانا ما لك لا تأمنا على يوسف چۆن خوێندرێتەوە وتی قالوا يا أبانا ما لك لا تأمنا على يوسف دەوتم بەخوا بەس بەم شێوە ناخوێندرێتەوە وتی وەنی نووسراوتم سەیری تەنیشتی حاشەکەکە نووسرا بۆ چی وتی وەڵا نازانم نووسراوە یەجیبون ئیشمامەن ئەو ڕەومەن إلا أبي يان بإشمام بخوندريتو يان بروم قال ما لك لا تأمننا يا لا ما لك لا تأمننا تي والله أنا مزان ديوتي مكل هلا كان چند دانه تريشم بوديانم أجر بود جاركش بين أو ما مصاب الرزانة هالسر دانه بكن بو بنك قرآن كان بس بو أويك قراءتي حافظ هيك ترنا هاتن إما قراءتي أشر معناه كلا بيض الرابع بيجاتوا يعني بيض جورشواني ترى خوندريتوا هر يك دانا كقراءتي حفظ عالمية كخلقي بيخوينتو بتوان أو شوازانه كالإمام حفص أخوندريه بتوانو كخوي بيخوين براسي جاري وجود لا ما مصايا كبيان لا قرآن خويني نامز لوتا كان كيخوينه براسي دلمان أعوا كمان خوزقب ما توان ليا ما كمان لي ورقتها خمان قرآن كمان بخوين داير صحابة كمان القرآن لا يكيك لا ما وصاكاني مزقوتا كان لبر حرمتي ما وصلنا بينا وبيني تيك من على وين راس كردوه راس تبي شلون زانت يلا لا حكمم تيلا وام لها تبلم اگر حكمتي ابا يك بيش نجي قاعد يا اخوان وفق من الله سلامتنا كمان وصلنا براسي جيد الخوشين زود الماكتان خوشا خوسر كوتوتان كان ان شاء الله بخير بن يا اخوان بخير بن يا اخوان خدمتێکی زۆر چاک و جوان دەکات نوری جوان تاخستنەوە بەرنامەی ئەمڕۆ گوڵستان ئاوەدان بووە بەڕێزان خۆشەویستان ناوبڕێک وەردەگرین دواتر لە گوڵستان بەردەوام دەبین دووبارە سڵاتان لەبێ خۆشەویستان گوڵستان لە کەناڵی ئاسمانی پەیام بەردەوامی دەبێت بابەسە شێخ دەچینە لای شێف هەتاویش ئامادە دەبێ و گرفتێکی هەیە بڕگەی دووەممان ئەزمموی فرۆشیارێکی خورما لە مانجی ڕەمەزان کاک شێخ ئیسماعیل ڕەوف کاسبکارە و لە زۆر لە بازاڕایە و ئیشی خورما کات پێمان خۆش بوو کە خورماش لە مانگی ڕەمەزانە هەر زۆر تەڵەبیاتی زیاترە تەڵەبیاتی زۆر لەسەرە هەر پێش ڕەمەزان خەڵکی احتیاطەکات کە
دەسەکە بە کڕینی خورما و بەڵێ زین بازاری خورما چۆنە چۆن پرسیایی لەسەر جۆرەکان لێ دەکەین انشاءالله زۆر باش نازانم ئامادە بووە بچینە لای بەڵێ دەتوانین بچین بزانین شێف میوانەکە بێنی باشەوە یازدەن دەرن میوانەکە بابێنین بەڵام چیرۆگەم پیامە پێشوازی لێ بکەم زۆر بەڕێز کاک شێخ ئیسماعیل فەرم قوربان بسم الله السلام عليكم السلام عليكم السلام بخير باشي جناب باشي بخير شيخ خديجة حال باشا اخوة السلام بك خورمایشی بۆ هێنا وڵا بەدەست و دیاریەوە هات جا ئەوەم پێوتتم یاڕە یەکێک بانکین تێسایە شۆفڵ بێمەگە شۆفڵەکە ئەگەر دەوی شۆفرەکە سلامتك يا اخوان موفق بن بەسەر چاو خوا سلامتك يا اخوان موفق بن ان شاء الله خير بە یاخوا جنابتان باش نقول بان خوا سلامتك بۆ دیارەکەت و نشيجانتان به بربانيكي بيبكنوا يا ربي سلامت خوا سلامتك يا اخ لەگەڵ ئەو چەند ڕۆژەی ڕەمەزان الحمد لله لفضلي بزيابه يا ربي لەخۆی گەورە بە زیابێ ڕەمەزانێکی خۆش و بێعەزیەت حەمد بۆ خوا کاک شێخ ئیسماعیل بەیانیان زوو یەنە سەرکار ئێوە ئەچن بۆ عەلوە چۆن خورما ئەکڕن ئایمان و نابن تا ئێوارە قوربان چۆن تەحملی ڕەمەزانەکەن وەڵای قوربان هەموو کەسبێک ڕەهاتنێکی هەیە ئێمەش لە کەسبی خۆمانە من تقریبا ماوەی 35 ساڵامە ئیشمە ماشاءالله یعنی مناڵ بووی خەریکی لە 89 خەریکی ئیشی خورما بەشێکیشی چەند ساڵی کەم ناوبەنەوە بەقاڵیشی لەگەڵا کردووە بەڵامیتر لە 89 بە شاگردی چوومە دوکانێکەوە و ئەو کاتە ڕۆژی بە 3 دینار تەمانەکەی خۆت لە بیرە 89 لە 89 تەمانت لە بیرە کە چەند بووی تەمەنی خۆت تەمەنم 89 تقریبا 14-15 ساڵ بوو ماشاءالله لە زووە ئەنە وەڵا الحەمدولله ئیتر لەو کاتەوە هێناومانە ئیتر بەڵام بە زۆری کەسبی من بەس ئیشی خورمام کردووە طبعا شیرینە بۆیە ماوە تۆ لە خورمازانی حەزت لە خورما هەیە وەڵاشی خۆین وەڵا کاکشێخش هەر شیرین بووە لە ناو خورماوانەوە ئەو کاتە ئەگەر بەبییت بیکو خورما لە شێ دەهات کو دەهات قوربان لە بیدایەتە خورما ئێستا نوعی زۆرە بەڵام ئێمە لە 89 ئەو نوعێتانی کە ئێستا هەیە ئەو کاتە نەبوو ئەو کاتە زیاتر هەندێک نەوە هەبوو ئەشەسییان پێوت و خستەوییان پێوت و زادیان پێوت و ئالم بابەتە زیاتر بابەتی وشکەکانی زیاتر بوو بابەتی تەڕی نەبوو ئێستا بابەتی سەلە و ئێستا تەرتیباتی جوانی بۆ کراوە ساڵ بە ساڵ شتی جوانترە کرێ لە کارتۆنا و معلە بکرێتەوەمانە شتێکی جوانترە بەڵام ئەو کاتە وا نەبوو ئەو کاتە بەڕاستی چەند نەوعێتێک هەبوو ئەو نەوعێتە باشەکانی نافرۆشە خەڵک پێی ڕانەهاتە بوو خەڵک یعنی بەڕاستی نییە خوارد مەگە یەکێک سەفەرێکی جنوبی بکردایە بە تایبەتی بۆ خۆی بهێنایە بەڵام ئێتە ئەوەی کە من بیرم بێ لە تقریبا لە نەوەیەکە ئەو لەو دوکانەکە شاگرد بووم لەگەڵ ئەو برایە ئیشمە کرد خۆی بە ئیشی یاریکردنەوە مەشغوڵ بوو کاک ئامانجی سەیبراهیمی سڵاو ڕێزم هەیە بۆی لێرەوە جایتر شاگردی ئەو بووین خۆی لەوێ ئەچوو سەفەری یەکەم سەفەر کە ئەو هێنای تەلەفۆنی کرد ئەو کاتە نۆرماڵ هەبوو وەتی وەڵا سارێکی خورمای جوانە نێرم و ئەمانە ئیتر زۆر عەجایبمان لێیا و خورماکانمان بینی هەمووی لەسەر لەیە و ئەو کاتیش ئەمان کردە زەرفی کاغەزەوە هەر لە ئەو سەلەی خواری عێراق یعنی بەڵێ ئەو کاتە ئەو سەلانە طبعا دایە ژێرەکەی یەشیدا هەر زۆر خۆش بوو بەڕاستی زۆر تازەش بوو بەڵێ ئەوە بۆ نەماوە شێخ قوربان ئەخەت عەرز ناکەم ئێستا وردە وردەوای لێ هاتۆتە کارتۆن و هاتۆتە معلب کراوە لە قوتووا دانرێت و لە سەلەی بچووکا دانرێت و وردە و شتەکە تەتەوری کردووە لەو ئاستەیان نامێنێتەوە چونکی لەو ئاستە زەحمەتی زۆرە و بەڕاستی ئێستا باشترێکە ئێستا معاملەی ئاسانترە ئێستا من وەکو خۆش پرسیارەکەی جەنابێشێ لەو کاتەوە هێناومانە وردە ئەو کاتەمان کرد زەفی کاغەزەوە شیلۆمانەیە بە دینارێ قەدەر ئەو کاتی سعرەکەی زۆر بوو کەم بوو بەڵێ زۆری فەرق کردووە بەڵای ئەو کاتە پارەی سیسی هەبوو
ئێستا پارەکەم تەبع جیاوازە و ئێستا ساڵ بە ساڵ گۆڕانکاری بەسەر هەموو کاسپیەکایەت چۆن سەنعاتەکان گۆڕانکاری بەسەرایەت ئەویش کاسپیەکانی گۆڕانکاری بەسەر لە هەندێک ڕوەوە ئێستی بەنسبەت پرسیارەکەی جەناب کاکشەیان ئێستاش بەیانیان زوو هەر کاتی پێویستی بە عەلوە بێ نوێژی بەیانیمان کرد لە مەزگەوت ئێستا ئەڕۆین ئەرەوەڵا بەڵام ئەگەر پێویستمان بە عەلوە نەبێ تۆزە درەنگتر ئەڕۆین تا عادەتەن سەعات حەوت بەڵام چەند نوعی خورما ئەفرۆشێ لە ئێمەی تۆ جەنابەت عەمرەت کردووە عەلوەکەی ئەوێت بینیوە کە نازانم کە خورمای زۆر زۆری هەیە لە مەدینە وەڵی قوربان گیان خورما بەڵێ نەوعەتی خورما زۆر زۆرە چەندێکی لێرە ئەفرۆش وەڵا لێرە نسبی کەمی هەیە لێرە کەمی هەیە سە بە تایبەتی لێرە کە خەڵک دۆزێ ئێحتیمامی پێ بە ئەم عەجوەیە ئەم ئەویش بوو مبارەکی خەڵک حەزی پێ کات و بە تایبەتی ئەوانشی کاتنە بۆ عەمرە بۆ حەج جاری وایە کەم ئێهێننەوە لێرە ئیکڕن بۆ خۆشەویستانیان هەنەوەڵە ڕاستە ئەجا ئەو کاتە کە باست کرد دوکانەکان زۆر بوون یاخود ڕێژەی کەمتر بوو بە چاو ئێستا ینی بەراوردێک بکەین ئەو کاتە لە بەلەدیەکەیە 4-5 دوکانی تیاوە چوار پێنج دوکانی یان لە ئەو کاتی لە نەوەکانە وڵا 6 دوکانی زیاتر تیا بوو بەڵام وردەکەمی کردەوە لەم ساڵانی ئاخیر و هاتی نفسە 3 دوکان 3 دوکان بەڵام ئێستا ئەوە چەند ساڵێکە بری پیراوە تمەحێکی تایە بڵاوی کردووە بڵاوی کردووە تەڵەباتیشی هەیە لەو شوێنانەی کە عەجوە فرۆشنەوە تەڵەباتی کردووە تەڵەباتەکەش ئەوەیە ئەوسا خەڵک لە بەقاڵی ئەکرد خورمای لەگەڵا دانانە مارکێتێکی هەبووە دوکانێکی هەبووە خۆمای لەگەڵا هەموو کەسێک کەسبی خۆی هەبوو ئەو ئیشی خۆی بەڵام ئێستا شتەکان تۆزێ تێکەڵ بووە کابرا بە تمۆحی ئەوەی کە بەقالێکاکە خورماکەش لەگەڵا دانێ کەمێک دایانێ ئەوەی دایانێ ئەوڵا ئیتر بە حکمی ظروفەکەی ئەمڕۆ هەندێشت هەیە بەڕاستانی گۆڕانکاری هەسێ خەڵک باری دارایی باش نییە ینی پەلاماری هەموو شتێکەیە بۆ ژیانی گوزرێ کاک شێخ اسماعیل بەنسبەت هەڵگرتنی خورما ینی لە سەلاجە هەڵبگیرێت یاخود لە ئاعتیادیە ینی کامیان زوو تێکەچێ کامیان باشە خورما کاک شەیجان خورما ئەگەر لە مانگی 8 کە پێ ئەگا لە مانگی حوت و کۆتایی 7 و 8 و 9 ئێتر ئەم دوو سێمانە کاتی خورمایە ئەم دوو سێمانە بەڕاستی خورما بەروومێکی جوانیە بێت تەڕ و تازە جوان بەڵام ئیتر فەلاحیش ئەبێ بکەوێتە خۆی ئەگەر فەلاح نەکەوێتە خۆی و خورما کۆ نەکاتەوە و نیکەتە معەلەبی نەکات و نیکاتە کارتۆن و هەڵی نەگرێ لەم کاتیان کیلۆ خورما دەست ناکەوێت هەمووی هەڵ ئەگیرێ ئەبێ هەڵگیرێت و بخرێتە بەڕادەوە بەڕادیش ئێتر تەبعاً بەڕادی گەورە هەیە ئێتر جاری وایە 20 تەن 30 تەن 40 تەن 50 تەن تێکرێت هەرێک فەلاحە و بەپی بەرنامەی خۆی با تۆزە لە خورماش دوورکەوینەوە ئەگەر کاکشێخ ئەگەر بەسەرهات و بەسەرهاتی چاکان و خواناسان و ساڵحان تەمەنێکی هەیە ئەتوانێت نمونەیەکمان بۆ باس بکات یعنی یا بینی بێتت مانگی ڕەمەزانە و پێمان خۆشە اینجا تۆ لە بازاڕی شابووی لەناو خەڵکا بووی لەناو خزم و کەسوکارا بووی بەسەرهاتی خۆش لایە بەسەرهاتی چاکە خواناسان و ئیمانداران وەڵی کاکشێکیان بەسەرهات زیاتر لەوانەیە ئەوەی کە بۆیان گەڕابێتنەوە ئێوە ئەممان لابێت باوکم بەڕەحمەت بێ لەگەڵ مردوی حازریە هەموو جارێ باسی ئەکرد باسی ڕەمەزانی ئەوسایە کرد ئەی ڕەمەزانی ئەوسا خەڵکەکەی ئەوەنە پاک و دڵساف و نوێژیان ئەکرد تەراویحیان ئەکرد چراکانیان ئەکوژانەوە بۆ چراکانیان ئەکوژانە ئەوان با یادی مردن کەین با یادی مردن کەین یعنی بەڕاستی ئەو الحەمدولله خۆ ناڵم ئێستا الحەمدولله خەڵک زۆر باشە لە خوای گەورە بە زیابینسان ڕەشبین نەبێ بەڵام ئەو جیلی ئەو کاتە و خەڵکی ئەو کاتە بەڕاستی لەوانەیە خواردنیشی کەمتر هەبوو بێ لەوانەیە بەڕاستی پێویستیەکی کەمتر هەبوو بێ لەوەکو ئێستا بەڕاستی ئەو ئیمانی کە هیان بووە پاراستویانە برێویان پیاوە بەڕەحمەت بێ جەژنی هاتە پێشەوە جەژن هاتە پێشەوە هەمووی سینێشی هێنا بۆ مزگەوت لە مزگەوتە جەژنیان ئەکرد و سینێکی هێنا بێکەوە دانیشتن هیچ هیوا هەبوو ساوەرێکی لێنا هیوایە برنجێکی دەستکەوتایە ئیتر لەوانەیە ئەو کاتە زۆر بەکەمی تایەوە بێ گۆشتێکی تیا بوو بێ یعنی
خوالیان خۆش بێ ئەوانە یا بڕاستی کەسی تر هەبووە لەوانێ معنوی جەنابێ شێبێ باوکی کاگەحمەدی خۆمان بە ڕۆژوو بووە لە چلەی هاوینە بەیانی تا ئێوارە درەوی کردووە خەریکی درەوکردن بووە ئیشێکی قورسە بەڕاستی هاوڕەکانی لە سێبەرە دانیشتون نان و دوێ نان و تەماتەیەکیان خوارد بێ ئەو لە سێبەرەکەی شادان نیشتووە بە خۆیاوە بەسە بەردێکە بەو بڕۆ ڕۆژوو بوونە ڕۆژەکەیشی نش ئێوارە ڕۆشتۆتەوە هیلاک و ماندوو خۆوەکو ئێستا نەبووە سفر ڕازاوە بێت هەنوواوە عشقاری لەسەر بێ حەمد بۆ خۆوە ئێتر ئەگەر نان و دوێک کە شۆربایەکی دەکتەتایە ئەی خوارد هەزار جا سوپاسی خوایە ماوەسم حەموو طبعاً کاک شێخ ئیسماعیل جەنابی باوکی مدەتێکی زۆر لەسەر جێگا مایەوە پیاوێکی زۆر ساڵح ماشەڵڵا زۆر سابیر لەگەڵ نەخۆشەکە حەزەکەم ئێستا کۆمەڵە نەخۆشی زۆرمان هەیە لەسەر جێگا کەوتون یعنی سیریم بەرنامە ئێماکەن تۆزێک لە مەناقیب و شتە جوانەکانی باوکە باس بکەی ئەو سەبرە لەکوێ هێنابووی چەند ساڵ لەسەر جێگا مایەوە کاک شێخ بڕواکە ئێستش بیرەکەمەوە زۆر کات دڵتەنگمەم ناڕەحەتم پیاوێک 17 ساڵ لە جێگایە کەوت ماشەڵڵا دایکم بە ڕەحمەت بێ خزمەتی کرد ئەم باوکەم بە ئیمانەوە هەتاکو وای لێ نەهاتە بوو من ئاگام لێ بوو بەڕاستی ڕۆژی سونەت نەبوو نێگرێ سونەتەکانی جێبەجێ کرد ئەوەی لە توانایە هەبوو بێ خزمایەتی و پەیوەندی کۆمەڵایەتی زۆر باش هەموو جارێ نەسیحەتی ئێمەیە کرد ئەی پەیوەندی کۆمەڵایەتیەکانتان حەز کارێکن لەبەر خاتی خوا بیکەن بەڕاستی تووشی ئەم نەخۆشیش بوو حەج کەسێک کێشەیەکی هەبوایە ئەو دڵنەوایی ئەکرد نەخۆش ئەی هەموو دنیا نەخۆشە بەس من نەبێت ساغم ئەی بەڵام لەگەڵ ئەوەیشە مەگەر خۆی بزانێ طبعاً خوای ئەیزانی و خۆشی ئیزانی چەنێ ئازار و ناڕەحەتی بەڵام سەبری لەگەڵیا هەبوو هەموو کاتێکیش ئەڕۆشتم ئێوارانە ڕۆشتم بۆ لای خزمەتی دوای نوێژی عیشا ئەمما لە دەرکاو ئەچمە ژوورەوە دانیشە یاخوا بەخێر بیسمعی ڕۆڵە چۆنیت هەوا پرسینێکی ئەمڕۆ چۆن بی لە ئیش و کەسابەتە یعنی بەڕاستی زاکیلە و فکری خۆی تەعالا لێی خۆش بی لەگەڵ لە مردووی هەموو لایەکە چێ نوێژی کرد چێ نوێژی نەکرد چێ جەماعەتی کرد بۆتان هەموو کاتە هەموو باوکەم تو ئەم پرسیارانە ئاکەی ئەم پرسیارانە بۆ ئەوکەی کێ نوێژی کرد و کێ نوێژی نەکرد کێ جەماعەتی بۆتان کردومانە ئەمەنە بە خەمی دینەوە بوو ئەوەنە بە خەمی خزمایەتی و کەسایەتیەوە بوو چاویشی لە دەستا بوو بڕوا بکەن لەم ئاخیرەوە چەند ساڵ بوو چاوی نابینە لەم ئاخیرەوە خوالی خۆش بێت تۆزین کار بوو لەم ئاخیرەوە عملیاتمان بۆ کرد سبحان الله دوو مەمانگی پێشەوەی وەفات کرد وەکو شتێک خۆی تەعالا پێچاوەکانی بەخشێت پێی بڵێ تۆ کەمە ماوە کەس و خۆشەویستانە ببینە سبحان الله چاوی عملیاتمان بۆ کرد چاوی کرایەوە سەدانی پورم و خاڵم و ئەوانی لەجێگەکە کەوت بوون خەڵکی بینی بۆ ڕیش سپی بووە چەند ساڵ بوو چاوی نابین ئێتە سبحان الله ئەو وای لێ هاتبوو کە ئاسوم هەدە دوورۆ منی ئەبینی ئەی ڕۆڵە بە خێربی ئەمە تۆ ویت ئەمە ئاوا یعنی بەڕاستی کۆمەڵە شت خۆلیان خۆش بێ خارەت گوناحەکانی سەلام بگەڕێنەوە خورماکەی مامۆستا شێخ قوربان ئێستا هەندێک کەسەیە لەگەر شیرینی و ئەوانە بینی نییە بەڵام لە بۆ چا خواردنەوە وەنیە مامۆستا شێخ لە جیاتی ئەوەی پاقلاوێ خۆشتە شیرین بخوا زیاتر خورمای بەکاردەینێن ئەوە هەیەوانە چنەوە خورمایە لەگەڵ بەتاشید زیاتر بابەتی وشێک ئێستا خورمایەکەیە برێمی پێڵێن ئەو ناو خورمایە و خورمایە برێمی پێڵێن هێناوە بۆ ئێمە نوع خورمایەکە خۆشە لەگەڵ چایە کاکشێخ ئاسانە بیکەمەوە ئاسایە فەرموو وەڵا هەر بیکەمەوە نایباتەوە دەتوانی دەستی خۆش بێ وڵات کامێراکە بابێ پیشانی بدا وانە ماشەڵڵا دەست خۆش بێ خوان وشیگانتان بێ ئەوە گوتت جۆرەکەی ئەوە برێمی پێڵێن زیاتر خەڵک حەزیلیەکە بۆ چا زیاتر خەڵک حەزیلیەکە لەمە تۆزێک گەورەتری هەیە ناوکی دەرەکەن و گوێزی تێەکەن ئەوە خۆشە بەڕاشیەوە خۆشە و
لەم کاتەیە هەندێشتەوە خۆشە خەڵک حەزی لەکە ئیتر نوعێتی خورما زۆرە قوربان خورمای بەرحی هەیە بابەتی تەڕێ زیاتر لە ڕەمەزانە بابەتە تەڕەکان سەرفە بێت تەڵەبیاتی زیاتر لەسەر بەڵێ شاک شێخ نەوعێک خورما هەیە وەزن لای ئێمە کەمە ماوەسڵ من لە سعودیە بینیومە لەوە چ لێرە نەفرۆشێ زۆر گەورەیە ینی هەر بەڵێ بەقە پەنجەیەکە بێت و نیوەی زەردە و گەی و نیوە ئەو بە مەزا دەفرۆشێ ئەو لێرە نییە گرانەوە زۆر گرانە ئەو بە مەزا دەفرۆشێت بەڵێ بەڵێ ڕاستەکەی سعرەکانیش هەمووی جیاوازە بەڵێ قوربانی سعدی خورما گرانتریان لە چەند دەست پێ دەکات ئێستا نوعێتی خورما هەیە مەجهولی پێڵن خۆی پێڵن فەڵەستینی لە ئەسڵا ئیسرائیلیە خورماکە بەڵام عاتفێتمان پێڵێ فەڵەستینی ئیتر خۆی مەجهولیشی پێڵن دنشی بەقە پەنجەکە بێ شیروی بە ئەچێتە 20,000 یانەوە لە ئیسرائیلن بەڵێ کاک شێخ وەکو بزانی لە کوردستانی خۆمانە ئەگەر معلوماتێکت هەبێ دارخورما نێژراوە لە بەڵێ هەیە بەڵێ هەمی هەیە بەرهەمی هەیە بەڵام بەرهەمی ئەو جوانەیە نییە خۆی چونکە خورما سبحان الله دوو پێکات هەیە نێرومی هەیە تۆ ئەو دارخورمایە تۆزێکە کە بێ بکەی بەسەریە تۆ ئێتە و فەلاح باشتر لێزانێت ئێتە بۆی بەری جوان بێت یعنی ممکنە لە کوردستانیش بەری زانین بەڵێ هەیە ئەوەڵ هەیە بە تایبەتی ئێستا لە کەلار چونکە گەرمە لەو گەرمیانە بەڵێ هەیە ئەو هاوردانی کە هەیە کاکشێخ لە چێ زیاتر دێ خورما زیاتر خورمای عێراقی ئێرانی ئەوسا زۆری هەبووتن بەڵێ عێراق ئەو حلە خانەقین الحەمدولله بەروبوومی باشە تا ئێستا ئێسەیش ئەیاتەوە لە مانگی هەشت هەر خورمای عێراقی مێنێ بەڵێ تقریبان بوویتە 4 وەرزە وەک کاکشێخ باسی کرد لە ناو بەڕادی گەورە بەڵێ 4 وەرزەیە بەڵێ ئێستا 4 وەرزەیە خستاویەکە کچ کاتێک هەیە خستەوی هەموو کاتێک هەیە بەڵام ئەوسا لە نەوەکانە کە بەقاڵیمان لەگەڵا کرد 4 وەرزە نەبوو خورما هەتاکو ئەم بابەتی فرێش بەڕادەهاو 4 وەرزە نەبوو ئەم بابەتی تەڕانە نەبوو بەڵام وادەم ئێستا ئەمانە هەیە ئێستا لە هەموو کاتێکە هەیە ئەو کاتە بەستی و چوانەوە هەبوو خستەوی و ئەشەسی و زەهدی و زەهدیەک هەبوو پاشە پاشە ئەیان خستە سەریەک و خستەویەکە تەڕ بوو ئەو نوعێتانە بوو ئەو نوعێتانە کە نا ئەمە بەقاڵەکەمانە کرد بەڵام ئێستا چونکە نوعێتەکان زۆر وەزمان لە بەقاڵەکەێنەوە خەڵکی قورماکە کەس هەیە زۆر خورما خۆر بێت زوو سەرتان دێ بارە والله هەیە لە هەفتەیەکە دوو جارێ تەیری چ هەیە خورما خۆرە بەڵێ اینجا کاکشێخ ئەو مەسەلەن بارودۆخ و زروفی خەڵک بە جۆرێکە بەڵێ تەسیری کردی لەسەر خورما فرۆشت بۆ هەموو شتێ تەسیری کردووە نەگۆ بۆ خۆرما بۆ هەموو شتێ تەسیری کردووە بەڵام بە تایبەتی خواردن باشترە ئێستا کەسابەتی ئێمە کەمالیاتە دەتوانێت بیکڕێ و نشتوانینی کە زەڕۆژ نییە ڕاست هەرچەند گەر بەخوا خواردن نەبێ بە خوربان سانتێر هی نەبێت هەژی بە خوربان بەڵێ تاسیری زۆرە بەڵێ بە تایبەتی ئالەم زروفی ئێستا ئەرەوەڵا هیوا هەیە لەوانەیە لەم کاتیشا پێی نەکرێ بەدڵی خۆی شیلوی خورمای جام جا بێزگە لەو بابەتە تازانە کاکشێخ شارەزای زیاترە ئەو پاکەتانەش هەیە بەڵام خۆش نییە تام و نوعێتی هەیە قوربان نازم هەز دەکەم وەک برەی مەعمەل و بە جۆرێک لە چیمیایی و قوربان ئێرانیش لە دەوڵەمەنە لە خورمایە ئێرانی نوعێتی خورمای جوانی هەیە بەڵام هەموو نوعێتی بۆ ئێمە نایەت ئێستا بە تایبەتی دوو نوع هەیە لە ئێرانەوە قاپەکان ئەم پاکەتانە مریەمەکە ئەم قاپ و مریەمانەیش ئەوی نوعی هەیە خۆی لە هەموو کاتێکە منەوە متووە لە هەموو کاتێکە ویژدانی فەلاحەکە دەورەبینێ ویژدانی ئەو کەسی کە ئەو ئەچێ باخی خورما ئەکڕێ و چۆن تەعاملی لەگەڵاکە چۆن ئەی خاتە کارتۆنەوە ئێستا کاتی وایە ئێمە خورمامان هێناوە کارتۆنی خورما چینی سەرەوەی جوان بوو چینی ژێرەوە هەمە مافرەیە ئەی خۆتان پێتان نەزانیوە تۆ سیرەکەی ئەو خورمای ئابینی ئاوایی بینی هەیە کارتۆنی تەماشا بکەی هەمووی ئەتوە لەوانێت دوو ڕەحمەت لێ بێ لەوانێت دوو کارتۆنی تەماشا بکەی سیرەکەی کاک شێخی کەسی وا هەیە ماوە سەمحەوە ینی ئەیکڕێ بۆ ماڵەوە سیرەکە دوای سیرەکە بۆنی کردو ینی بەڵێ جاتە بە تایبەتی قسەی کاکە بە تایبەتی خورمای ئێرانی خورمای ئێرانی تۆزێ هەموو کاتێک معەلەبە ئیسرادێکە
کە ئیسرادێکە زینان و هەڵگرتنی هەمووی بەڵام ئەو لەوانەیە تۆزێ شت بەکاربێنێ بۆ پاراستنی بۆ پاراستنی دەرمان و شت بەکاربێنێ بۆ پاراستنی ئەمانە هینا خۆ ئەویتیانە هینا خۆ باشە ئەوەیتیانە ناوەڵاویتیانە کاکشێخ کەسێک مەسەلەن بێوێت لە هەر لە ماری لۆ خۆی ئەو کاتی کە سعودەکەی هەرزانترە هەریگیری و لە منجەمیدە ئەوانە دایبێت زۆر شێوازی تایبەتیە کە هەری تێک نەچی زۆر کەسێ ئێستا بە تایبەتی ئەو نەوع خورمایە ئابوو شێوەیە داینێ لە مجەمیدەیە حەزەکی ساڵێکی بیخۆ تێک ناچێت ئەم ناوە بەرحێکیشی هەیە ئەوەی کە نەرمەکە ئەوش ئێستا هەیە هەر حەزەکەی بیخۆی کە لە مانگی 8 پێگەیوە خورما هەبوو سازم نەزم ماوتانە کاکشی ئیسماعیل ئەڵێ دانی پێوە جێمێنێت یانی هیندیکەی لێ بوو سەر ڕووی تەلەڤیزیۆن ئەوانەی نییە چییە ئەو خورمایە ئەوە خۆمان ناومان ناوە هەندێک دەڵێ کورتکوژە بابیلی بەڵام ئەو خۆی کورد ناوی ناوە ئەو خورمایە بەدرەوی پێڵێن ئێستا بۆ شێوازە جوانە نییە هەر عێراقیشە ئەوە بەڕەحمەت بێ مامم یەخوا خوارێ خۆی بێ زۆر حەزی لێکرد تامی هەبوو بەڵام زۆر ڕەق بوو شتێکی خۆش و تایبەت بوو یعنی کە دانێ پێنا خرمەیە هاو لەژێ دانتا ئەمە شتێکی خۆش بوو احتیادی مختاری گیرفانێ توێشیە بوو باش بوو خورما هەیە کرمتەیە ئەوە بەڵێ ئەوەڵا ئیتر مانەوەی مانەوەیکی زۆری لە شوێنی باشە نە پارێزراو نەبێ لێ وڵاتی وەختی خۆی هەبوو کە دایان کردە دۆشای جوانە بوو بەڵێ ئەوەڵا زۆر کات لە بۆ زستان هەری بەڵێ تایبەتی لە نەبوونیەکە و گرانی بەسەرهادێکی خۆشی خۆم تا بۆ بگەڕمەوە بەڕەحمەت بێدایک و باوکم من خێزانم ئەزانم نەهێنابوو یا هێنا و نازانم وەڵاینەوەدەکان بوو بەڵێ هێنا بووم وتیان بچوو خورما بکڕە بۆ ڕەمەزان 2 کیلۆیە بکڕە من چوون بۆ ئالوەکە یەک ئەوختە کیسە هەبوو کاشی ئیسماعیل بەڵێ کیسەکە وە ئەزانم 75 کیلۆ بوو یەک 75 کیلۆی هێنایە بۆ ماڵە دایکم وتی ئەمە چی دێ بکەین وڵاتی دایکم گیری خوار بەدەستیەوە کردی بە دۆشاو بەس تەوزیعی کرد چی بکەین تەواو نەدەبوو جا ئەو کاتە بەڕاستی بۆ دۆشاویش بەکارە هێنرا بە تایبەتی لەگەڵ شێلمە ئەو خورما تایبەتەکە لەگەڵ بۆ شێلم بەکارێنن ئەو خورمای زەهدی پێڵێن جا زەهدی دوو نەوعی هەیە ئەوەی کە بە هێشۆکەوەیە هەر زەهدی پێڵێن ئەوە هەیە وشک لەوە وشکترە هەر زادی پێڵێن ئەو کاتی کە ئێمە خورمامان نەفرۆشت لە نەوەکانە ئەوەی کە ئەمان خستە سەر یەک و خستەوی پارچە پارچەمانەکرد ئەوی هەزادی پێڵێن زیاتر بابەتی ئەو تەڕیان ئەکرد بە دۆشاو تۆزێ شێدار بوو ئەیانکرد بە دۆشاو بابەتی وشکەکەشی هە زۆر باشە بە دۆشاو چۆن وەختی خۆشی ئێمە تەما من چەندین جار لەوە نەوەکانە بە سیارە بە کۆڵانانە گەڕام تەماتەمان فرۆشتەوە بۆ دۆشاو ئەو کاتە دۆشاو خەڵک ئیکرد هەڵیەگەت ئەو کاتە خورمایش ئیکرد بە دۆشاو ئێستا دەگمەنە ئێستا خەڵک زۆر بەکەمی ئێستا هەیە ئاسانی دەستەکە زۆر بە ئاسانی هەمووش لە دەست پێویست بۆ مادی بوون و ئازیێتە ئەی ئەو خورمایی کە بڵین بۆ هێلکە و ڕۆنشت بەکارێت خورمای ئەوە چییە خورمای خستەویە خورمای خستەویە جا ئێستا لە ئێستا جوان زۆر کەمە بێناوکیشی هەیە و خستەویشی هەیە هەر ئەو خستەویە بێناوکە کرێ لە معاملە بێناوکە کرێ ئەوە و کارتونی بەڵێ تەرتیباتی بۆ کرد چەند نەوعێتێکی هەیە سە بە تایبەتی سعودیە هەیەی جوانە بەڵام گرانەکەوێ لە عێراقیشە هەیە جوانە گرانەکەوێ بەڵام هەموو نەوعێتێکی گران لای ئێمە سەر بنابێ بە تایبەتی خستەوی خەڵک بە هەرزانێکی ڕاهاتۆ شیلی بە 2000 ئەو چەندەکەوێت ئەو ئەگەر بێنی لە ئێستا شیلی 5000 نایکات جەکاک شێخ ئێستا چ زۆرێکی زیاتر لۆن منە لە کوردستان و لەو سلێمانی زیاتر بابەتی برێم هەیە بەرحی هەیە ئەشرەسی هەیە زەهدی هەیە قستەوی هەیە مەکتوم هەیە ئەم بابەتانە عنی نەوە بۆ بژمێرم سوڵتانی هەیە ئیتر ئەم بابەت لە بیداەتی خورمایە کە پێ خورما پێ ئەگا لە مانگی هەشتا کۆمەڵێک نەوعی هەیە بەڕاستی تقریبن لەوانێ 15 نەوعی هەیە خورما نەوعێتی زۆرە بەڵام لای ئێمە نییە لەوانەیە بڵم لە دوبەیە هەیە من بیستومە نەمبینیوە یعنی پیان وتوم شیری بە وەرەقەیەکە ماشەڵڵا یەک وەرەقەیەکە بەڵێ
تایبەتە ئیتر ئەو نەوعەتە خورمانە هەندێ خۆشەتی نییە زۆر خۆش بێ بەس تر نادیرە نادرە بەڵێ وڵا بە ئەو پرسیارە بکەم ینی تامەکەی ئێستا و ئەوەی لە ڕابردوو فەرقی کردیە فەرقی خورم نە هەر یەکە ناوەڵە تۆ بەتەمە ئەم بڵێ فەرقی کردو بازاری خۆم تۆش کردو زۆر باشە یاخوا بەخێر بێ زۆر سپاس دەکەین خۆت و دیارێکەشت یاخوانەشیگیان زۆر خۆشحاڵ بووم مەفەق بن ئێوارە ڕۆژی بشێنێ ئەوە خێرەکەی لە بۆ شێخیش دەستی سلامت یاخوا مەفەق بن انشاءالله لە بازاری خورماوە بینەوە بابینەوە لە بازار نوری حکمەوە بچوو بۆ بازاری خورما لە بازاری خورماوی ساچین بۆ نەخۆشیەکانی گورچیلە بابچینە لای شێف باش ئامادەیە پێشەوە پرسیارێکی لێ بکەین کەواتە لە حکمەوە لەو بازاری خورما دوایش دەبۆ سوپ و زاینسی کردیە فەرموو شێف دیار بەڵێ فەرموو سڵاو لێ بەخێر بێن خورمای بەکاری نەیە مامۆستا شێخ ئەو گوێ لێبوو لە شێخ ئیسماعیلیە هەردا نابوو ئامادەکاریم بۆ کردو ئای دەستی خۆش بێ ئەمە چیت کردو ئەمڕۆ وەڵا ئەمڕۆ زەڵاتەیەکمان کردووە فاسولای سوور و گەرمەشامیە لەگەڵ ساوەرێکی ئەوە ناوی تایبەتیە پێشەوەی بچێ ساوەرەکە هەر فاسولای سووری پێڵن زەڵاتی فاسولای سووری پێڵن بەڵێ و لەگەڵ ئەم ساوەرەیە ساوەری دوان فیسیە بە سووری لێمان ناوە بەڕازانەوەیەکی خورما و لیمۆ و هێزەر بۆ شێوازە ئەمەش خیارێکی ئاعتیادی زەڵاتێ دەستمان پێ کردووە ئەمە سوپە شیرەکەمانە سوپی شیر بەڵێ ئەمە زۆر خۆشەرینەیە ئەمە شیرە قارچکە بەرێ جاتری تایە خامی تایە زعفرانیشی تایە بۆنیشی زۆر خۆش ئەمە هی کوێیە ینی چ وڵاتێکە هی خۆمانە ئێرانە بەڵێ ئێران لەمەیە بەڕاستی زۆر شارەزایە با ئەو پرسیارە بکەین شێف لەو دەوروبەرە کامەیە ینی زیاتر سوپ ئەوانە بەناوبانکە مەبەستم وڵاتەکانە وڵاتە غەربیەکان بەعام لە سوپا زۆر بەناوبانکە بەڵام وەکو سوپ ئێستا هەموو وڵاتێک بەعام بەکاری هێنێ خۆشمان سوپی خۆمان هەیە ئێمە وڵا نیستکێنەکە و گەرمکتاوەکەی گەرمکتاوەکە زۆر مهمە بەڕاستی گەرمکتاوەکە مهمە خۆشە کوردانی باکوور نیسکەنی خۆمان لینانن بە دۆشاوی تەماتەوە لێنێ بە جاترە و بە تۆ ئەوەی خۆمان بۆ باسی حاز ناکەی جوانترین خواردنەکە وڵاوایە بەس بزان لێن ینی خانمە بتوانێت لێ بنێ زۆر جوانە ینی هاز اینجا خواردنێکی زۆر سەحیە زۆر باش هاز وڵاتەکانی تریشە ئیکەن پیاڵن کاردۆ یا هەر لە بازێ شوێنە وڵای بازی شوێنە هەر نایزانن نایزانن بەڵێ چکە چاکردنەکەی قورسە ماوسەڵ نازانم ئێوە لە هەولێر ناوەڵە تازە لە هەولێر چی پیاڵن وەڵاهی نازانم لە چی خواردنەکە پیاڵن هەر شلێک وەکو ینی نازم ئەوان چی پیاڵن جێم لێنەوەبی ڕەنگە هەژبی هەیە مامۆستا شێخ تو بڕێک بە تەمەنی زۆر کورد ئەو شتە کوردەواریانە ڕێگە بزانێت برای ئیسش لێنێن چۆن خوا ئەی چۆن ئەوە جوانکاری سی دەگە دەکەی ئەمە زعفرانە زعفران بێزگە لەوە سوودی و ئەوەی زۆرە ئەم زعفرانە ئەڵێن ئەسلی هەیە و نائەسلی هەیە ئەمە چییە کاک ئەسڵی زۆر گرانە بەڕاستی هەر لە کڕین نایە تامی زۆر جیاوازە دیارە تامیشی زۆر خۆشەوە تایبەت بۆ برنج شێف ئەو ساوارە لێنانەکەی وەزام ساوار ئاسانترە لە خواردنی دیکەوانە بەڵێ ساوار هەر عینی شەک و برنج جوای سەر بەسەر لێنی بەڵام هەندێک ساوار هەیە ئاوی زیاترەوێ یان ڕۆنی زیاترەوێ تقریباً هەروەکو برنج لێ خۆمان بەڵام بە دۆلفیسیە بە هەمان شێوەوە هەر بابەتی دۆلفینە بەڵام ئەم ساوەرە من بە جاترە و ڕۆزماری و بۆوانە سوورم کردوتەوە بە پاپریکا بە دۆشاوەوە پیازیشی تیا سوور کراوەتەوە بە جوانی بە دۆشای تەماتەوە سری ئەم سەنگەرە دروستی کردووە ئەوە سەنگەرە ڕانی ناکات زۆر باش هیچ کەس نەگاتە هیچ کەس ناگاتەوە ئێستا میوانەکەت کەمان ئامادەیە دەگەڕێنەوە لای چاو
مامۆستا شێخ من بە خێراتنی بکەم فەرموو. بەڵێ زۆر بەڕێز دکتۆر هەڵۆ مستەفا باسی نەخۆشیەکانی گورچیلە دەکەین تایبەت لە مانجی ڕەمەزان با بە خێراتنی بکەین کاک دکتۆر فەرموو قوربان. السلام عليكم. سلام عليكم السلام. خير بي دكتور جامع خير بي ماشي قربان الله باشا خير السلام فرمان سپاس بجید يا خوا خير بي فرم فرم قربان سپاس خير يا اخويا کاک دکتۆر خێر بی بجید زۆر سپاس تەندروستیت ممنونی سپاسەکەم بجید ئەو چەند ڕۆژی ڕەمەزان والله الحمد لله باشە ڕوا ئەم ساڵ ڕەمەزان تۆزی هاتوێتە پێشتر ئیتر کەشواواکەی ئەم فێنکترە و تا ئەم دقەیە باش ڕۆشتووە خوا بەزیاد الحمد لله موفق ان شاء الله بخير بی دكتور هەڵۆ بەپی اختصاصکی جنابتان ڕەنگە نەخۆشی زۆر ڕوتان تێ بکا کە بڵین ئەوێت ڕێیەکی ئێوە وەربگرێ بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان کە بە ڕۆژوو بێ بە ڕۆژوو نەبێت چە پەیوەندی گورچیلەکان یاخۆت مانگی ڕەمەزان لەگەڵ ڕۆژوگرتن لەگەڵ ئەم نەخۆشیانەی کە هەیە بێت ئەباوە لە گورچیلەیە پەیوەندەکە چۆنە چ کاتێک بیگرێت چ کاتێک نەیگرێت کەی خراپە بە ڕۆژوو بێ و کەی ئاساییە ئێمە دایمان ڕێنمایی خەڵکەکەین کە نەخۆش ئاو زۆر بخوا و ئاگاداری تەندروستی گورچیلەکانی بێ بەتایبەت بەڵام مانجی پیرۆزی ڕەمەزانیش وەکو فەریزەیەکی دینی بەڕاستی زۆر جار پرسیارمان لێ کرێکە کێ بە ڕۆژوو بێ کێ بە ڕۆژوو نەبێ ڕۆژانە ڕوبەڕووی ئەوە بینەوە بەڵام بە شێوێکی گشتی ئەوانەی کە کێشە هەیە لە ئیشکردنی گورچیلەیان کە ئێمە پۆلینیانەکەین بۆ چەند بەشێک مەسەلەن ئەوانەی کە یوریا و کراتینەکەیان بەرزە ئیشکردنی گورچیلەیان بەرزە یاخود ئەوانەی کە چاندنی گورچیلەیان بۆ کراوە یاخود ئەوانەی کە شۆردنی گورچیلەیان بۆ کرێ غەسلی گورچیلەی پێوترێ ئەمانە ئەتوانن لەژێر ڕێنمایی تایبەتە بە ڕۆژوو نەبن یعنی ئێمە ڕێنمایانەکەین کە بە ڕۆژوو نەبن ئەوانەی تریان کە باڵێن بەردیان هەیە و کێشەی پرۆستاتیان هەیە ئەمان ئەتوان بە ڕۆژوو بن بەڵام ئەوانیش ئێمە متابعی بەردەوامیان بۆ ئەەکەین چونکە ئەویش حاڵەتی تایە کە ئەکرێ لەو کاتانەیە بە ڕۆژوو نەبێت باشە کاکتۆر کەسێک کە وەکو ڕێنمایی پزیشکی ڕێگەتان پێدایە کە بە ڕۆژی بی و نەخۆشی گورچیلەی هەیە چۆن تاویزی ئەوەی باست کرد کە ئاو زۆر بخواتەوە ئەوە تاویز کاتەوە هەم لە بەربانگ هەمیش تا دەگاتە پارشێو خۆی ڕێژەی ئاو خواردن دایمان حسابەکرێ بە کێشی ئەو کەسە تقریبان بۆ کەسێکی ئەگەر حسابیکەین 6 کیلۆیی نزیکەی 2 لتر بەسەرەوە ئەتوانێت ئاو بخوات لەوانێ مەسەلەن جاروەیە خەڵکێکی ئاسایی بڵێ 2 لتر چەنەکات تقریبان هەر لیترێک 5 بەرداخ ئاوەکات ئەتر تۆ دابەشێکی بەسەر ئەو کاتی کە با بڵێن ڕۆژوو ئەشکێنیا تاوەکو پارشێ و ئەو ئاوە دابەشەکرێ پێویست ناکە مەسەلەن هەمووی لێ کاتە یان لە ئابەسەرێکەوە تر بە معدەلی ئەو کاتانەی کە نەخەوتووە لە ماوەی سەعاتێکە بتوانێت 2 پەرداخ ئاو بخوا زۆر باشە بۆ کەسێکی مەسەلەن ئەگەر سیرەکەی کێشەکەی بۆ نمونە 80 کیلۆیە ئەو کاتە تەبان ڕێژەی ئاوەکە ئێمە بە تەقریبی لە بینی 2 لتر بۆ 3 لتر ئاودایانی ئەو کاتە باشە و بۆ کەسێکی ئاسایی و لە فەسڵێکی گەرم نەبێت وەکو ئێستا تقریبان سەروی 2 لتر بیخوا زۆر باشە بڵێ کاکتۆر هەندێکمان هەیە گرفتی لەگەڵ ئاو خواردنەوە هەیە و نەخۆشیشی هەیە ڕەنگە ئەو کەیسانەتان لە هەبی وەڵاهی ئەنواع حاڵەتمان هەیە بەڵام خۆی زۆربەی ئەوانەی کە کێشەی بەردیان هەیە زۆر کات کێشیان هەیە لەگەڵ ئاو خواردن چکە یەک لە هۆکارەکانی دروستبوونی بەرد کەم ئاو خواردن و کەم جوڵەیە باشە بۆیە زۆربەی ئەوانەی کە سیرەکەین بەردیان هەیە یاخود هەوکردنی گورچیلەکانیان هەیە سیرەکەیت ئاو کەمەخۆن بۆیە ئێمە دائیمەن ئەبێ شتەکان عکسکەینەوە تەشجیعیان کرد بۆی بجوڵێن ئاو زیاتر بخۆن و طبعا لەگەڵ ڕێنمایی تایبەت بە خواردنەکان کاتۆر ئێوە مامەڵەتان زۆر لەگەڵ ئاوا هەیە چکمادەم گورچیلایە ئێستا ئاو خواردنەوە یعنی هەیە ئاوی فلتەرەخوا هەیە ئاوی بلوعاخوا هەیە ئاوی ئاساییەخوا ئاوی بازاڕیە خواتەم ینی ئەم ئاوانە هیچ فەرقی هەیە بۆ گورچیلە قرس و سووکی هەیە
ئەو کانزانە هیچ زەرەر گەێنە بە گورچیلە ئەگەر قرس بێت خۆی زۆر جار هەنێک شتێ ناو خەڵک مەسەرەن باوە ئایا ئەم ئاوە ئاوی پەرداخێکە بخۆم ئاوی دەبە بخۆم ئاوی فلتەر ئاویکانێکی خۆش ئەمە گۆزەش هاتیە بەڵێ گۆزەش خۆی مهمترین شت لە بۆ ئێمە و کوڕێنمایی پزیشکی کەمیەتی ئاوە بۆ ئێمە گەر ملاحەزەت کرد بێ باسی کەمیەتمان کرد ئەو ئاوە چەندێک بێ بیخوات باسی نەوعەتی ئاوەکەمان نەکرد باشە چکە ئاو بێ تام و بێ ڕنگ و بێ بوونە وانە گرنگترین شت کەمیەتی ئاوە و ئەو ئاوەیش کە ئەی خوات وەکوتم دابشکە بەسەر ڕۆژەکەیە کەمیەتەکە کەواتە زۆر گرنگە بۆ ئێمە ئەوەی تر ئەمێنێتەوە ئەم ئاوە هینە کانزاییە نازام چییە پاکی ئاوەکە بۆ ئێمە مهمە چکە ئاو ئەگەر پاک نەبێت تەسیراتی هەیە بۆ سەر جیهازی هەزمی و اینجا بۆ سەر گورچیلە بۆ شوێنەکانی تر بەڵام کەمیەت لەگەڵ جۆری ئاوەکەش کاریگەری هەیە زۆر جار لە مارکێتەکان دەبینین ئاویان دانەیە ڕۆژ لی دەدا بە بەردەوام ئەوە مەوزوعێکی تۆزێت ئەچێتە بابی تیجاری ئەوانە بەڵام وەکو ئێمە کەمیەتی ئاو پاکی ئاو زۆر گرنگە یعنی ئەگەر دوو کەسم بۆ بێنی ئاوی پەرداخ بخوایە ئاوی کانی بخوا یەکیان بێنیت ئاوی کانیەکە ئەخوات مەسەلەن 3 لیتر ئەخوات ئەوەی تر ئاوی پەرداخ ئەخوات 2 لیتر ئەخوات ئەم 3 لیترە بۆ من باش تعاملی پزیشکی زانستی پزیشکی لەگەڵ ڕێژەکە مهمە کەمیەت ئاو خواردن تۆزە قورسە ناتینوت بێ ئاو خۆی یعنی زۆر بەمان ڕانە هاتوین بە ئاو خواردن چ زیانە بە گورچیلە گەینە کە ئاو نەخۆین خۆی تۆ مەسەلەن کە شتێک بە نەخۆش ئەوترێ یان ڕێنماییکی ئەەکەیت ئەبێت تۆزێ ڕێگەیشی بۆ ئاسانکەیت لە بابەتی ئاو خواردن ئێمە کە نەخۆشیە دەڵەوەڵام من ناتوانم ئەوەنە ئاو بخۆم ئەبێت تۆ ڕێگەی ئاسانکاریکی بۆ بکەیت مهمترین شت بۆی کە تۆ ئاو بخۆی جوڵە بێ بکەیت کە تۆ جوڵە نەکرد ئاویش ناتوانانی بخۆی ئینسان کە دانیشێ جاری وایە من خۆم دانیشتم لە کلینیک یەک پەرداخ ئاوە خۆم بەڵام کە وەرزشەکەیت کە ئەجوڵیت کە ڕاضەیەکی سێرەکەی دووسێ دەبە ئاوە خۆیت لەبەرەوە زۆر مهمە پێش ئاو خواردن جوڵە کە تۆ جوڵە و کرد ئاویش زۆرە خۆیت لەبەرەوە ئەو خاڵێک کە باسی کرد ئەبێ ئێمە ڕێگەی ئاسانکەی بۆی بتوانین نەخۆش هاانبەی بۆی ئاو بخوا چۆن ئاو بخوا ئەبێ بجوڵێ ئەی ئەگەر شربەت بخوا چاپ بخوات قاوە بخۆ ئەوش ناوێ ئەمە زۆر جارڕڵین ئاو شلەمانی بەڵێ شلەمانیەکانیش دەوری خۆی هەیە بەڵام ئێمە لەگەڵ هەندێک بابەتانین مەسەلەن کۆمەڵی شربەت و با نەبێ بە ڕێکلاویان ڕسق بڕینی خەڵکانی تر بەڵام کۆمەڵێک شت هەیە لە بازاڕە ئێمە لەگەڵیانین مادەی متەحافیز و کۆمەڵێک شتی وایتایە ئەمانە زۆر جار کێشەی تر دروستەکەن چاو قاوە ئەوانە جاری وا هەیە بۆ هەنێک جۆری بەرد دەوری هەیە یاخود وشک بوونەوە دروستەکەن تێگەی ئێمە لەگەڵ شربەتێکی تەبیعیین و لەگەڵ ئاوێکی باشین کاتور ئەو خواردنانە چییە کە بەردی گورچی لە دروستەکات یان سە کەسی وا هەیە هەر خۆی ینی وەکو بنەماڵەوەکو ویراسی ینی بەردیان هەیە بۆ ماوی شێمان هەیە لەو بەڵام ئایا بەگشتی چ خواردنێک ینی کەمی بکەینەوە بۆی بەردی گورچی لەمان بۆ دروست نەبێت ڕەملمان بۆ دروست نەبێت خۆی کۆمەڵی ڕێنمایی ئەساسی هەیە کە ئەبێ ئاگای لێبێ لەسەر جۆری خواردنەکان ئێمە زۆر جار کە نەخۆش نشتەرگەریان بۆکەین بەردەکە هێنێتەوە زەرعیەکە کۆمەڵی مادە دەرەچێت ئێمە ڕێنمایەکانیانەکەین بۆی کە یەکەم شت سوێری کەم کاتەوە خوێ باشە پرۆتینەکان بەعام دەوریان هەیە لە دروستبوونی بەرد طبعا نەوعی بەرد زۆرە ئێمە بە گوێرەی نەوعەکە کە نشتەرگەریان بۆکەین بەردەکە یان خۆی فڕێدات زەرعیان بۆکەین بە گوێرەی ئەوە ئێمە ڕێنمایانەکەین بەڵام ئەو ڕێنمانەی کە گشتین ئەو دوانەی تر باسمان کرد ئاو خواردنەوە جوڵە کەمکردنەوەی سوێری کەمکردنەوەی پرۆتین ئەوانەی کە مەشروباتی غازین ئەوانش دەوریان هەیە بۆ دروستبوونی بەرد چا زۆر جار هەنێک نەوەی بەردمان هەیە شیرەمەنیەکان ئەوەی لە ماست و پەنیر و دۆ ئەوانە مە زۆر جار لە حەزەمان کردو بە تایبەت ئەو نەخۆشانەمان کە لە دەرەوەی شارەکان زۆر جار تەرکیزیان هەرچەند ئێستا ناو شاریش ماشەڵڵا دۆ و ماست و ئەوانە زۆرە خورێ بەڵام لەوێ زیاتر سیرەکەی تەرکیزیان لەسەر ئەوەیە ئەویش هۆکارێکن بۆی کە کانی جاریکە بڵین نەوەی بەردی دروست نەکە ئەوە کەمتر یەک پرسیاری تر مامۆسا پرسیاری کرد هۆکاری بۆ ماوەی جاریوا هەیە دەوری هەیە شکڵ و شێوەی گورچیلە جاریوا هەیە هەنێک گورچیلە هەیە لە حەوزایە هەنێک گورچیلە هەیە مەسەلەن تەسک بوونەوەی حەوزی گورچیلەی تایە بۆریەکەی تایە ئەمانەش هەمووی
هۆکارن بۆی کە بەردروست بێ قەڵەوی جاریوا هەیە هۆکارە شیرینیەکان مەسەلەن هۆکار زۆرە بەڵام ئێمە جارێ بە گوێرەی بەردەکە پۆلێنیانەکەین چنەوە بەردێکە نەوعی زۆرە ناوی هەیە هەمووی سەرتا ناشێت کەیسەکان کەسێک لە بۆ کەسێک نەخۆشێک لە بۆ نەخۆشێک بەڵێ ئەگۆڕێ جیاواز ئەگۆڕێ بڵێ ئەو بەردان و جیاوازە لە گورچیلا دروست بێگەڵەوەی زراوە کاتۆر ئەگونجێت کەسێک بەردی گوریشری بۆ دروست بە هی زراویشی هەبێت دووشتی جیاوازن هۆکارەکانی ئەو لەگەڵ ئەمە لە هەمیشتا لەوانەیە مشتەرەک بن بەڵام بە شێوەیەکی گشتی دوو سیستەمی جیاوازن ئەو سیستەمی جیهازی هەزمیە بڵێن کۆندامی هەرسە ئەوەی ئێمە گورچیلە و میزڵدانیان میزە ڕۆی پێڵێن با و پرسیارش بکەین ئەوەی کە حەزی لە زۆر لە ئاو خواردنەوە نییە هەمانەوە نیە هەندێک کەسێ هەر تەبیعەت حەزی لێ نییە ڕەنگە ڕێنمایی بدەنێ کە تعویز بکاتەوە بە میوەکان ئەنجە شتە چی خۆش لەسەرەوەی هەبوو ئەوەی کە گۆدوی شفتی بخۆ سەدانەوە تنووی ئاوت لو ئاوی نەخۆم بۆ سەدا ئەوش هەبوو ینی چ ڕێنمایەکەیە کە چ میوەیەک بخوا تعویزی ئەو ئاوی لە بۆ بکاتەوە میوەکان وەکو باست کرد ینی کۆمەڵێک میوە هەن یەک لەوانە شووتیە ئەو چ مادەیەکی تێدای ئەوانە باسمان کرد کەمیەتەکە ئاو شلەمەنی مدەڕی ریش ئەوەش بەشێکی ترە خەڵکی تر هەیە بۆ مدەڕێنەکەشتی تری جارێ پرسیارمان لێکە لە بەرنامەیە زۆرینی نەکەین بەڵام ئێمە عادەتەن با بڵێن ڕێنمایی هاوڵاتیانەکەین یان نەخۆشەکانەکەین کە ئاو شلەمەنی لە چیا هەیە لە میوەکانە هەیە لە شەربەتی طبیعیا هەیە کۆمەڵێ سەوزەمان هەیە مەسەڵەن خارێک لە شتە باشەکانە ئەنەناسە هەنی ئەمانە هەمووی تایەتی ڕێژێکی باش ئاوی تایەوە کۆمەڵی ڕیشاڵیشی تایە مانش ئیشی خۆیانەکەن وەکو هین بەڵام ئەوەی کە ئێمە ئیشمان پێێتی شلەمەنیەکەیە کە تایەتی کاتۆریمە هەرچەند باسی ڕەمەزانە و بەتایبەتی بەڵام جناب مادەم پسپۆری بواری میز و میزۆڕۆیت جەنابتان حەزەکەین و پرسیارە بکەین کە ئایا مەسلەی پرۆستات بڵین لە پیاوە زۆر واریدە و اختصاصی جنابیشتانە ینی پیا و لە چ کاتێکە فەحەز بکات زیاتر بۆ مەسائلی پرۆستات چۆن نیشانەکانی چین ینی ئایا بۆ ڕەمەزان هیچ کاریگەریەکی هەیە کەسێ بە ڕۆژوو بێت و پرۆستات هەبێ پرۆستات خۆی ئەمەی کە لە ناو خەڵکا باوە ئێستا خەڵک کە ئەڵێ فلانە کەس پرۆستاتێتی مەبەستی گەورەبوونی پرۆستاتە چونکە ئێمە نەخۆشیمان زۆرە مەسەلەن سەرەتانی پرۆستاتمان هەیە ئیلتیهاباتی پرۆستاتمان هەیە کیسی پرۆستاتمان هەیە زۆرن کۆمەڵێکن ئەوەی کە خەڵک پرسیاری لەسەرێتی و جەنابیشت کە باسیەکەی گەورەبوونی پرۆستاتە چونکە پرۆستات لە هەموو کەسێکە هەیە بەڵام گەورەبوونی پرۆستات ئێمە عادەتەن بڵێن لە سەروی 50 ساڵەوە دەست پێەکە پرۆستات لەبەرەوەی شوێنەکەی لە بیدایەتی بڵێن بۆری جۆگەی میز و لەگەڵ میزڵدان لەو شوێنەیە بۆیە زۆربەی ئەو نیشانانەی دروستیەکات ڕەبتی هەیە بە میزکردنەوە ئەو نیشانە سەرەتایانەی کە با بڵێن نەخۆشێک ئەگەر گومانی لە خۆی هەبێ بۆی چێکی خۆی بکاتەوە ڕەبتی هەیە بە میزکردنەکەەوە ینی با بڵێن سێرەکەی نەخۆشەکە زوو میزەکات شەوان زیاتر لە 3 جار هەڵەسێ بۆ میزکردن میزەکەی زەعیفە بێت جاری وایە ئەبێ بە 2 ئەمە نیشانە سەرەتایەکانن جاری وایە خۆی بۆ ناگیرێت لە مەجلیسێکە لە شوێنێکە لە پڕ ئەبێ بچێ بۆ میزکردن ئەمانە نیشانە سەرەتایەکانە نیشانەکانی تر کە دروستە بێت ئەوەیە کە میزی خوێناوی ئەبێت و تەسیرە کاتە سەر ئیشکردنی گورچیلەکانی و میزڵدان چونکە میزەکە ئەگەڕێتەوە و فیدباک دروستە بێ بۆ سەرەوە و جاری واشەیە ئەبێت هۆی دروستبوونی فتق یان بەردی میزڵدان ئەمانە هەمووی با بڵێ نیشانەکانی قورسن لە نەخۆشەکانی پرۆستات و یەک لە نیشانە خراپەکان ئەوەیە کە میزی ئەگیرێ کەمە حاڵەتێکی ئەمەرجنسیە و ئەچێ بۆ تەواری زۆرجار ئەمەرجنسیەکانە سیرەکەیت ئەڵێ میزی گیراوە سۆندەیان بۆدانە جاری وا هەیە ئەوە پرۆستاتەکەی گەورە بێ ناتوان سۆندەکەشی بۆ دابنرێت کاتور زیاتر ئەوەی مەترسیە لە پرۆستاتە CA ینی سەرەتانی پرۆستاتە ئەوە نیشانەی هەیە دەرەکەوێت نیشانەکان وەکەوەی کە باسم کرد ئەو نیشانانەی ئێستا هەیە لەگەڵ نیشانەی گەورەبوونی پرۆستاتە لێکەوە نزیکن بڵێ ئەو کاتێ ئەمە کۆمەڵێ فحوساتمان هەیە فحسی خوێنمان هەیە ئەشیعەی MRIمان هەیە و لەگەڵ وەرگرتنی پارچە
وەرگرتنی پارچە لە هەمویان دقیقترە کەمە ئاخر خەتووە ئێمە ئەبێ ئەوەی بۆ بکەین با ئەمسی بۆ وەرەگرین. کەلتور ڕێنماییتان چیە بۆ ئەوانەی کە ئاوا نەخۆشی پرۆستات یاخود سەرەتانی پرۆستاتیان هەیە بۆ ڕۆژوگرتن ئایا هیچ کاریگەری خراپی هەیە؟ بەعام بۆ هەموو نەخۆشیەکانی گورچیلە و پرۆستات و میزڵدان باشتر وایە کە با بڵێن چاودێری بکرێت لەلایەن پزیشکی پسپۆڕۆ. بۆ پرۆستات هیچ ڕێگریەکمان نییە کە نەخۆشەکە کۆنتترۆل بێ پرۆستاتەکەی و چارەسەر وەربگرێ ئەتوانێت ڕۆژی خۆی بگرێ بە مەرجێک ماکە خراپەکان یان مزعفاتەکانی گەورەبوونی پرۆستاتەکەی لەسەر نەبێت. باشە وەکو هەوکردن میزگیران میزخوێنایی بوون ئەمانەی لەگەڵ نەبێ و عیلاجی پرۆستاتیش ئەمە نەخۆشمان زۆرە ئەتوانین بۆ ڕێکخین تایبەت ئەوانە کە بە ڕۆژوە بن ئەتوانێت شەوان یەک با بڵێن کەپسولێکە کە دوو مادەی تیا بەکارێنێ و هیچ کێشەینی و ڕۆژی خۆیەگرێ. بڵێ هەندێک نەخۆشمان هەیە کە دکتۆر وەکو پسپۆری تایبەتی خۆی دەرمانی لۆدانەیە و ڕێیدایە کە بە ڕۆژی بی دەتوانی چۆن تاویزی بکاتەوە و دەرمانانە بخوا. ئێمە وەکو با بڵێن نەشتەرگەری دەرمان کە بەنووسین بەڵام هەندێک حاڵەتمان هەیە دەرمانی زۆرە مەسەلەن ئەوانەی کە چاندنی گورچی لەیان بۆ کرێ ڕێژەیەکی با بڵێن عەدەدێکی زۆر دەرمانی هەیە بە تایبەت ساڵی یەکەم بە هیچ شێوێ ناتوانێت بە ڕۆژوو بێت. بیدایەتیش باسم کرد کە یەک لەوانەی کە باشتر وایە یان ناکرێ بە ڕۆژوو بێت ئەوانن کە زەرعی گورچیلەیان بۆ کریا چاندنی گورچیلە. ئەوانە دەرمانیان زۆرە چونکە کۆمەڵی دەرمان هەیە بەکاریان بۆ کۆنتترۆلی زەخت بۆ دابەزینی مەناعە تا ساڵی یەکەم کە عملیاتی بۆ کراوە دەرمانی زۆرە بە هیچ شێوێ باشترە بە ڕۆژوو نەبێت. دوای ئەوە بە جۆرەی پێویست و بە جۆرەی با بڵێن بارودۆخ یان جێگیری لە فەحسی گورچیلەکانی لە ئیشکردنی گورچیلەکانی دەرمانەکانی بۆ ڕێکەخرێن. کاکتۆر هیچ وەکو لێکۆڵنەوەی زانستی گەیشتین ئەو حاڵەتەی کە لە شوێنێک ئەو نەخۆشیانە بە تایبەتی ئەوانی گورچیلە سامپڵ وەرگیرا بێ کە کاریگەری ژینگەی هەبێ کاریگەری یعنی لە شوێنێک تایبەت بێ نەخۆشی زیاتر تێدا بێ لەگەڵ شوێنێکی دیکە. کاریگەری ژینگەی بە تەکید دەوری زۆرە هەر بە نمونە لە شوێنە گەرمەکان سێرەکەیت لەبەرەوەی وشک بوونەوە زیاتر ڕوئەدا ئەو ئاوەی کە پێویستە باسمان کرد کەمە بۆیە ڕێژەی دروستبوونی بەرد و هەوکردن زیاتر بە تایبەتی بەردی گورچی لەو میزڵدان بەرەوە کاریگەری ژینگەی بڵێت تەسیری هەیە دابەژبوونی نەخۆشی جاری وا هەیە مەسەلەن بۆ ماوەی ئەمانە هەمووی دەوری هەیە نەخۆشەکانی بەرد و ئەو کێشانی کە بەردە لە وڵاتە گەرمەکان لە شوێنە گەرمەکان زیاترە. لە کوردستانی خۆمان لە گەرمیان ئێستا سیرەکەیت نەخۆشیەکانی با بڵێن بەرد بە هەموو جۆرەکانیەوە گورچی لە میزڵدان بەردی بۆری حالب ئەمانە سیرەکەی زیاترە ڕێژەکەی. بەڵێ کاتورگیان ئێوە چیتان ماوە دەربارەی ئەم نەخۆشی و بۆ ڕۆژوانان بە تایبەتی ڕێنمایی نێوان خۆشە پێشکەشی بکەن؟ وەڵاهی ئێمە ڕێنماییمان بۆ هەموو ئەو نەخۆشانەی کە بەردیان هەیە بە تایبەت چونکە زۆرە ئەمە لە ناو مجتەماعە ئاوێکی باش بخۆن کاتێک کە ڕۆژوو ئەشکێنن هەتاوەکو ئەخەون و ئەو کاتێک کە پاشێویشە ڕێژەیەکی باش لە میوەکان لە ئەوانەی کە کەمیەتێکی باش ئاویان تایە بیخۆن چاودێری بکرێن لەلایەن پزیشکی پسپۆڕەوە ناو بەناو سەردان بکەن و حاڵەتێکمان هەیە کە دابەزینی بەردە بۆ بۆری حالب ئەم حاڵەتە حاڵەتێکی ئەمێرجنسیە لەو کاتانەیە نەخۆش بە زووترین کات پەیوەندی بکە بە دکتۆرەکەی خۆیان سەردانی بەشێکی فریاکەوتنکە بۆی بە زووی چارەسەر بکرێت چونکە ئەمە ئەبێتەوەی وەستانی گورچیلە ئەگەر زوو فریای نەکەویت. وەڵا بە دوا پرسیار بکەم لە ڕووی ڕۆشنبیری تەندروستیەوە لە کوردستان بە شێوەیەکی گشتی بە تایبەتی لەو جۆرە نەخۆشەی کە پسپۆری تایبەتمەندی تێیدا خەڵک بە شێوەیەکی گشتی ئەو ڕۆشنبیرە تەندروستەیە کە خۆی بپارێزیلەوەی کە تووشی نەخۆشی گورچیلە و میزەڕ و ئەو بابەتە نەبێ یعنی لە چ ئاستێک داینە لەخوا بە زیاد بێسا بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆجیا و بوونی سۆشیال میدیا و کۆمەڵێک شت کێسە لە بەردەستی خەڵکایە زۆر بە ئاسانتر ئەتوانی بگەی بە زانیاری ئەمە زۆر جار نەخۆشیە بۆ لامان بەڕاستی باگراوندێکی سەقافی سەحی باشی هەیە لەسەر شتەکان زۆر بە ئاسانتر بۆ ئێمەش ئاسانترە کە کۆمەڵێش دەڵێن ئەو خۆی ئەزانێت یعنی خۆی بەس ئەوەی بیریەخینەوە لەبەرەوە سەقافەتێکی ڕۆشنبیری باش هەیە لەسەر
نەخۆشەکانی بڵێن ئەوەی اختصاصی ئێمەیە لە هەموو بوارەکانی تریشە لەسەر با بڵێن بابەتە تەندروستیەکان بەڵام ئەمە جاری وا هەیە کێشەشمان هەیە لەگەڵیا ئەم بەربڵاویە لە سوۆشیال میدیا و هەر کەسێکێت قسەیەک ئەکا و احترامەن دەڵێن بۆ ئێوەوە لە باری ڕاگەیاندان بەڵام کۆمەڵی خەڵکێ جاری وا هەیە هەر لە سایتێک لە ئەکاونت لە هینێک لە شوێنێک معلوماتێک بڵاو کاتەوە ئەبێ شتەکە دقیق علمی بێ بەڵێ تعمیمیەکات ئەوە باش نییە ناڵێن باشی و خراپی هەیە بەڵام باشەکەی باشترە نی باشەکانی زۆرترە بەرەوە ئێمە دایمەن کە مەسەلەن نەخۆش جاروەیە بۆ لامان معلوماتێکی غەڵەتی پێ ئێمە بۆی ڕاستەکەینەوە نمونەشیان بۆی هێنینەوە مەسەلەن تۆ بۆ نمونە سیارەکە و تێکچێت خۆ ناچی بۆ لای وەستایەکی مەسەلەن ئەو ئاوەڕوانە چی بە لای فیتەرێک و لە فیتەری شاچی بە لای کەسێکە اختصاسەکەی مەسەلەن فڵان شتە بێ لە دکتۆری شاوایە من بەتەنیشت خۆمەوە لە ئەو شوێنەی لێ دانیشم دکتۆری خۆراکمان هەیە دکتۆری مناڵانمان هەیە من ئەگەر هەر ئیشێکی تر بێ کە خۆشمان ئەیزانین قسەی لەسەر ناکەین ئەڵێەوە فلان دکتۆرە لەوێ یان فلان اختصاسی هەیە ئەو باشتر لە منی لێزانێت هەمانە کە قەناعەتی بە دکتۆر نیێ و قەناعەتی بە کەسیت کە هەبی وەکو نوکتە بڵێ لەسەر ئەم شتانە زۆرە ینی مەسەلەن من نەخۆشمان هەبوو ئێمە با بڵێن ڕێنماییمان پێیداوە و خۆمان وتومانە بۆ منە بەردی داوەزیوە عیلاجمان بۆی نووسیوە کەمە احتیمال هەیە دای بەزێنی ئەوانەی کە خۆمان پێمان وتووە خۆی وەری گرتووە بەڵام لە گەڕەکەکەیان مەسەلەن حاجی فلان یان با بڵێن دادە فلان شتێکی پێوتووە یان وتێتی ئاوی کەرەوەز بخۆ یان نازانم فلان شتە بخۆ ئەڵێ بۆ فڕێماوە منیش زۆر ناچینەوە تەفاسیل ئەڵێ مهم ئەوەیە تۆ شتەکە و خوارد بێتتر لای ئەمەش لە منێگە مهمە ئیتر بە کەرەوەز دەیخوا بە شووتی ئەیخوا بەڵێ تووشی ئەو شتانە ئابین ینی ئەمە زۆر هەیە نەک بۆ اختصاسەکانی تریش بەڵکاک دکتۆر بەنسبەتەوانی کە بۆ ماوەی خێزان هەیە کە نەخۆشەکانی گورچیلیان هەیە ئەوە ضرور نییە کە زوو ئاگداری خۆیان بنەوە سەردانی پزیشکی پسپۆر بکەن و ڕێنمایی زوو زیاتر وەربگرن لە خەڵکی ئاسایی بەتەکیید ینی باسمان کرد بۆ ماوەی بۆ کۆمەڵێک نەخۆشی دەوری هەیە لەبەرەوە تۆ ئێمە کاڵێن مثلەن فلان کەس لە عیلەیەکە بۆ نونە بەردی هەیە پرۆستاتی هەیە یا خۆتخوا نەخواسە گرەی هەیە ئەوانی تریش چێککەن باشترە ینی ئیهمالی خۆیان نەکەن بۆ لەبەرەوەی تەسیری ئەبێت بە تایبەتی بۆ گرێ مەسەلەن سەرەتان با بڵێن زوو تەشخیصکردن زۆر گرنگە بۆی کە تۆ نتیجەیەکی باشە هەبێ لەبەرەوە ئەگەر زوو فریایکەویت زوو چێکی خۆی کات نتیجەکەی باشتر لەوەی کە ئێمال بکرێ و بگاتە مەرحەلەیەکی خراپتر زۆر بەڕێز دکتۆر هەڵەوە مستەفا پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری گورچیلە و میزۆڕۆ سۆپاس دەکەین کە لە کوڵستان لەگەڵ ئێمەوەی سپاس بۆ ئەوەش هیوای ڕەمەزانێکی خۆش و باش بۆ ملایەکە خوازین لە شێوەش ساغ بێ و دەستان خۆش بێت زۆر سپاس دەکار بژیت سپاس بژیت کەمە سەرچاو حافیز خوا لەگەڵ بێخۆ مامۆستا شێخ دوا بەرگەمان دوعاکانی جەنابتە بەڵام با من سەرێک لە شێف بدەم زانین گەیشتت بەچێ زۆر باش جەنابیشت ئامادەکاری بکە بۆ دوعاکان شێف هاتینەوە و بزانین دوا ئامادەکاریەکانی جەناب تو ئەوەی کە گەیشتی بەچێ پێمان برێ فەرموو ئێمە سوپی شیرەکەمان ئامادە کرد بە قاچک بە شیر وەگێزەر و زعفران و هاوڕازانەوەی احتیاطیشمان بۆ کردووە ئەمەش ڕازانەوەی خار و گێزەر و لیمە و بیبەری سوێرە لەگەڵ زەیتونە ئەمەش ساوەری دۆرفیسیە ساوەرەکەمان بە پۆل بیبەر و پاپریکا و دۆشاوی تەماتی دۆرفیسی ساوەرەکەش بە هەمان شێوە دۆرفینسیە ئێمە ئیتر ئەمە ئامادەیە بە جاتەش کردومانە و لەگەڵ زەڵاتەیەکی فاسولەی سوور بە گەرمە شامی و معدەنووسە و لیم و تەماتێ و کیڤە و تر ئاوەتێک کەڵێکی جوانە لەسەر سفەی شێف چەندە گرینگە شەربەت خواردنەمەنی خواردنەوە هەبی بێگومان ئەوە هیچ من خۆم هیوایەت ماڵە لەسەر سفەی خوانەکان شەربەت بەڕاستی بەزەگە شەربەتی خاڵقی بێەوە هەر باشتر لە هەردوو ڕەنگەکە توانی ئاوە و شوازە دابنیم
خواردنانی کە ئامادەت کردیە بە ڕۆنی کاشۆ بەڵێ بەرهەمەکانی بەڵێ ڕۆنی کاشومان بەکارێنەوە لە هەر هەمویانە و ساوەرەکەش دۆرفیسیە بەڵێ بە هیوای ئەوەی کە بینەر و بیسەری ئەمێ سوود وەرگێت لە ئەو ئامادەکاریانەی کە شێف دەیکات ئینشاءالله. بەڕێزان و خۆشەویستان دوا بەرگەمان دوعاکانی زۆر بەڕێز مامۆستا شێخ فاتیحە لای منەوە خواتان لەگەڵ دەچینە خزمەت شێخ بۆ دوعاکان لەم بەربانگەی 12 ڕەمەزان لە گوڵستان خواتان لەگەڵ. دەستان خۆش مەوەسە محەممەد لەگەڵ مستافا عزیز و خۆشەویستم. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. اللهم ثبت قلوبنا على دينك اللهم ثبت قلوبنا على دينك اللهم ثبت قلوبنا على دينك. ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. يا ربي خواي جان قرآني بيروز بكرا بهاري دڵەکان من نوری چاوەکانمان ڕۆشنایی ڕێگەمان بۆ دنیا و قیامەت نوری خۆتمان لێمە بڕێ یا رب العالمین هدایەتمان بە سەربەرزمان بکە و دینمان بەهێز بکە تەوفیقاتی خۆتمان بۆ بنێرە یا رب العالمین. اللهم وفقنا لما تحبه وترضاه اللهم وفقنا لما تحبه وترضاه اللهم وفقنا لما تحبه وترضاه. ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. يا ربي خوائجا لبچوك و گەورەی گوناهەکانمان خۆش بە ئەو دڵتەنگی کە گوناه و تاوان و غەفڵەت بۆی دروست کردوین یا رب العالمین دەست و دەرونی گوناهکردنمان مەهێڵە تاوەکو دڵتەنگیمان نەمێنێت یا رب. ئەو تاریکشەی کە بە بەرچاومانە هاتووە و غەشاوەی بۆ دروست کردوین ئیلاه العالمین سەبەب و هۆکارەکەی کە غەفڵەت و بێ ئاگایی ئەمەی هێڵە لە دڵەکانمانە ڕۆشنایی خۆتمان لێمە بڕە تەوفیقاتی خۆتمان لێ کەم مەکەرەوە یا رب العالمین بە مەرحەمەت و سۆز و میهرەبانی خۆت یا رب العالمین دڵمان دابچڵەکێنە و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە یا ربی خوایە ئەو نەخۆشانەی لەسەر جێگان ئیلاه العالمین شیفایان بۆ بنێرە سەبریان پێ ببەخشە ئیمانی کامڵیان پێ ببەخشە دامەزراوتریان بکە یا رب یا ربی خوایگیان دڵیان بەهێزتر بکە یا ئەرحەم الراحمین. ئەو کەس و کارانەی کە لە دەوری ئەم نەخۆشانە یا ئەرحەم الراحمین ڕعایەتیانەکەن چاودێریانەکەن خوایە سەرفرازی دنیا و قیامەتیان بکە یا رب. هەموو سەعات و دەقە و چرکەیەکیان بە عیبادەت بۆ بنووسە ئیلاه العالمین لە کاتێکە ئەگەر کەسێ سەردانی نەخۆشێ بکە ئەو ئەجرە گەورەی دەسەکەوێ ئەبێ کەسێکە لەگەڵ نەخۆشە بێت و معاینەی بکە ئەبێ نەخۆشەکە خۆی چی دەست بکەوێ خوایەکیانە و ئەجر و پاداشتە لە دەستی نەخۆشەکان وەرمەگرە یا رب العالمین یا ربی خوایە و ئەجر و پاداشتیان پێ ببەخشە ئیلاه العالمین سەبریان پێ ببەخشە تاوەکو تەحەمولی ئەو ناڕەحەتیە بکەن یا ربی خوایەکیان ئەوانەی مناڵیان نییە مناڵی ساڵحان پێ ببەخشە ئەوانەی لە قەدەری تۆیان نووسراوە کە مناڵیان پێ نابەخشی یا رب العالمین دڵنەواییان بکە شتانی تر و مەرحەمەتی تر زۆر زۆرە پێیان ببەخشی کە جێگەی سەدان و هەزاران مناڵ بگرێتەوە بۆیان تا ڕۆژی قیامەت یا ربی خوایە بە مەرحەمەتی خۆت یا ئەکرەم الئەکرەمین دڵنەواییان بکە و دڵیان دامەزراو بکە و خۆشەویستی لە بەینێ و ژن و مێردانە زیاتر بکە ئیلاه العالمین. یا ربی خوایە ئەوانی ڕزقیان کەمە ڕزقی واسعیان پێ ببەخشە ئەوانەی هەر کێشە و مشکلەیەکی خێزانی یاخود دەرونیان هەیە کێشەکانیان مەهێڵە ئەوانەی قەرزارن قەرزەکانیان پێ بۆ بدەرەوە یا رب العالمین ئاسانکاریان بۆ بکە لە قەرزەکانیانە یا رب العالمین.
یا ڕەبی خوایشان براو خوشکانێکی زۆر لە دەرەوەی وڵات داوای دوعای خێرەکەن لەناو کوردستانە لە بەشەکانی تری کوردستان بە تایبەتی ڕۆژهەڵاتی خۆشەویستی کوردستان یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە دوعاکانیان گیرا بکە وەریان بگرە مناڵەکانیان بۆ ساڵح بکە تەوفیقیان بە هیدایەتیان بە یا ڕەب العالەمین دامەزراویان بکە ئیلاهە العالەمین یا ڕەبی خوای ڕزق و ڕۆزی و بەرەکەتی زۆریان بەسەرا ببارێنە ڕزقە معنەویەتەکانمان زیاتر بکە لە ڕزقە مادیەکانمان تاوەکو قناعەتمان بۆ دروست ببێت و لە گەنجینەکانی قناعەت سوودمەند ببین ئیلاهە العالەمین دەرگاکانی خێر و بەرەکەتی خۆتمان بۆ وڵا بکە هەروەکو وڵات کردو و سوپاس و ستایشی بێ پایان بۆ تۆ لەسەر ئەم هەموو نیعمەتەی پێت بەخشیوین بارانی پڕ ڕەحمەتی خۆتمان بۆ ببارێنە بارانی پڕ ڕەحمەتی خۆتمان بۆ ببارێنە یا ڕەبی خوای گیان لەم بەهارەیە بێباران نەبین و بارانی پڕ ڕەحمەتی خۆتمان بۆ ببارێنە زەوی و کانی و سەرچاوە ئاویەکانمان ئاودێر بکە یا ڕەب العالەمین زیادیان بکە یا ڕەبی خوای گیان شکر بخەرە سەر زمان و دڵمان تا شکری تۆ بکەین و نیعمەتەکان زیاد بکەن یا ئەرحەم الراحمین یا ڕەبی خوای گیان حەسەنەی دنیا و ئاخرەتمان بەسەرا بڕێژە و هەموو دوعاکانمان گیرا بکە و ڕۆژووی مانگی پیرۆزی ڕەمەزانمان لێ وەربگرە اللهم آمین 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 یا مجیب السائلین و یا ئەرحەم الراحمین یا ڕەبی خوای گیان ئەم برا ئازوو خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیامیش تەوفیقیان بە و دامەزراویان بکە و زیاتریان پێ بەخشە و دڵ و دەرونیان فراوانتر بکە و ڕزق و بەرەکەتی خۆتیان بۆ زیاد بکە لەگەڵ سرجە مسلمانان و ئیمانداران اللهم آمین آمین والحمد لله رب العالمين